سڵاتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە شەوێکی تری شەممە پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی وێبینارێکی تری شەوانی شەممە لە ئەکادمیای مێگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادمیایەکەمان لە سێ تەوەردا کار و چالاکیەکانی خۆی چڕ کردوتەوە کە ئەوانیش پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین. ئێمە جگە لەو وێبینارانەی شەوانی شەممە کە بە شێوەیەکی بەردەوام پێشکەشیان دەکەین، چەند بەرهەمێکی تریش هەیە کە هەر لەلایەن ئەکادمیاوە خراونەتە نێو کتێبخانەی کوردی و خەڵکێکی باشیش تا ئێستا سوودی لێبینیوە. ئەوانیش چەند کتێبێکن لە بواری پەروەردە کە ئەوانەی لەسەر شاشەن پۆلەکەت بەرەواش بکەوە، پێنی ئور 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە، 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، هەروەها کتێبەکانی ژیری دەستکرد بۆ مامۆستایان و وانەکانی ژیان 333 وانە بە زمانی ئینگلیزی و کوردی، هەروەها بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا. دوایین بەرهەمیش بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان بوو کە چەند بابەتێکی تریش لە ئایندەیەکی نزیک ئەوانش دەکەونە ناو کتێبخانەی کوردی. ئەوە تا ئێستا ئەو کتێبانە چاپ کراون و لە کتێبخانەکانی کوردستاندا بەردەستن. جگەلەوە فەرهەنگێکی ئەلکترۆنی زار هەیە کە کێشەی هەندێک تێداوە خەریکی سیانەکردن و مەینتێنەنسین، ینی لەگەڵی خەریکین کە لە زمانی ئینگلیزی و بۆ کوردیە، لە زمانی ڕەسەنەوە وەرگیراوە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS بە ناوی فەرهەنگی زار، فەرهەنگی ئەلکترۆنی زار کە بە خۆڕاییە و هەر بە خۆڕاییش دەمێنێتەوە. چەناڵێکی یوتیوبی ئەکتیڤمان هەیە کە بەڕاستی تا ئێستا ژمارەیەکی یەکجار زۆر لە بەرهەم و وێبینارەکانی پێشوو هەمووی لەوێدان، بەرهەمەی تریشی تێدایە کە نزیکەی 290 ڤیدیۆی جۆرا و جۆرە پوختەی کتێبە ڤیدیۆیە. ئەگەر نەتبینیوە یان پێشتر دەرفەتت نەبووە، دەتوانیت لە ڕێی ئەو QR کۆدەوە داخیلبی، سەبسکرایبی بۆ ئەوەی بێبەش نەبی لە هەم وێبینارەکانی پێشوو هەم ئەو وێبینارانەی لە ئایندەشدا دەرفەتت نابێ بەڕاستە و خۆ بیانبینی، دەکرێت لەوێن دەرێ بە تۆمارکراوی بیانبینی. لەبەرەوەی ڤیدیۆیەکانیشی زۆرن، هەوڵمان داوە بیکەینە پلەیلیست بە پێی بابەتەکان، جا هەیانە دەربارەی پوختەی کتێبە، هەیانە دەربارەی ژیری دەستکردە، هەیانە دەربارەی تەندروستی و پەروەردە و بە هەر شێوەیەک بێ چەند پلەیلیستێک ئامادە کراوە بۆ ئەوەی ماندوو نەبی بگەڕێ بە هەموویدا. دەتوانانی لە پلەیلیستەکان ئەو بابەتانەی کە خوازیار و دڵخوازی خۆتن بە ئاسانتر بیان دۆزیەوە. چەناڵێکی تایبەتی ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی شیرینی کوردیمان داناوە کە ئەوەش پێمان وایە زەڕور بوو بۆ ئەوانەی کە کێشەی زمانیان هەبوو یان دەستیان ڕانە دەگەی بە زۆربەی شتەکان بەهۆی زمانەوە، هەرچەندە ڕەنگە ئەو جیاوازی زمانەیە نەزانینی زمان وا خەریکە بەرەو کاڵبوونەوەش دەچێت. بۆ ئەوەی ئاگداری دوایین چاڵاکی و بەرهەمەکانی ئەکادمیابی لەناو وەتسەپ چەناڵێکی تایبەتمان داناوە. ئەگەر ئەندامنی تێدا دەتوانی لە ڕێگای ئەو کۆدەوە داخلی چەناڵەکە بی و ئاگداری وردەکاریەکان و چاڵاکیەکانی پێش و ئەو چاڵاکیانەی ئایندەشبی کە لەوێدا زۆربەی جار شتەکان بڵاو دەکرێنەوە. وێبیناری شەوانی شەممە ئەگەر سەیری پۆستەرەکانت کردبێ ئەوەیان ژمارە 135 وێبینار ڕێکخستن لە شەوانی شەممە و بەو زروفە و بەو ڕەنگە ئیمکاناتە کەمەی کە هەیە لەگەڵ ئەو تیمەی کە لەگەڵمانن. بەڕاستی کارێکی وە ئاسان نییە، بەڵام بەردەوام بوونمان بەو هاندان و بەو پەیوە جوانانەی ئێوەی بەڕێزە بەو خەمخۆری و دڵسۆزیەیە کە لە ئێوەوە دەیبینین، هەروە لە تیمی خۆبەخشی ئەکادمیاش دەیبینین کە بەردەوامن لە کارەکانیان، هەروەها بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی ئەو دکتۆرە بەڕێزانەی کە بەردەوام لەگەڵمانن پاڵپشتمانن، چ بە پێشکەشکردنی بابەت بە خۆیان یان بە پێشنیارکردنی ناوی کەسانی گونجاو بۆ ئەو بابەتانەی کە ئێمە هەڵیان دەبژێن. وەکو گوتمان ئێمە لە سێ تەوەردا کار دەکەین، هەم پەروەردە، هەم ڕاهێنان، هەم ڕاوێژکاری.
بۆیە بابەتەکانمان هەمە جۆرن هەر هەفتەی باسی بابەتێک دەکەین باسی یعنی پرسێک دەکەین کە گرینگە بۆ کۆمەلگای کوردی بۆ کۆمەلگای کوردستانی بۆ توێژینەوە بۆ ئەکادیمیا بۆ هەر شێوەیەک بێ بەڕاستی بۆ پەروەردە بە شێوەیەکی گشتی بۆ ئەم هەفتەیە کە گوتمان وێبیناری 135مینە بابەتی خۆراکی منداڵ یان نیوتریشن بە شێوەیەکی گشتی بابەتێکی زۆر گرنگە و زۆریش پەیوەنددارە بە بابەتی قوتابخانە و خوێندنگە و دامەزراوە پەروەردەیەکان چونکە بەڕاستی منداڵێکی زۆر یان قوتابیەکی زۆر ڕوو لەو شوێنانە دەکەن و ڕەنگە هەندێک جار کێشەش دروست بێ لە جۆر و کواڵیتی ئەو خواردن و خواردنەوانەی کە لەو شوێنانەدا هەن بەپێی زانیاری ئێمە و ئەوەی کە پێمان گەیشتووە هەم وەزارەتی پەروەردە بە هاوکاری ڕاستەوخۆ لەگەڵ ڕێکخراوی یونیسف کە بەشی تەندروستیشیان هەیە و بەڵام ڕێکخراوێکی سەر بە نەتەوەی یەکگرتووەکانە لەگەڵ چەند دکتۆر و پزیشکێکی بەڕێز توێژینەوەیان ئەنجامداوە لەسەر ئەو بابەتە اینجا نەتیجەی توێژینەوەکەش دوای ئەوە ئەمڕۆ جێبیستی دەبێت هیوادارین لەگەڵمان بن چونکە بەڕاستی بابەتێکە پەیوەندی هەیە بە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان چونکە زۆر بمان یان منداڵی خۆت یان خوشک و برای بچووکت یان کەس و کارت لەو شوێنانە لەو دامەزراوانە بەرکەوتنیان هەیە یان دەستیان ڕادەگا بەو شتانەی کە هەیە دەمانەوێ ئەم شەو لە ڕێگەی هەم ئەوانەی ڕاستەوخۆ وەکو دەڵێ بەدەستی یەک لەگەڵ توێژینەوەکە بەشدار بوون هەمیش باگراوندێکی ئەو پرۆژەیە گەورەیە و زەروری و پێویستە لە زاری خۆیانەوە ببیستین کە ئەوانش خۆی سێ بەڕێزن بەڵام ڕەنگە دویان قسە بکەن بەڕێز کاک دکتۆر فەلاح وادی کە بەرپرسی بەشی بەڕێوەبەری بەشی تەندروستی لە ڕێکخراوی یونیسف هەروە بەڕێز پزیشک دکتۆر کەیفی زیرەک کەمال هەروەها کاک دکتۆر وەلی عومەریش هیوادارین لەگەڵمان بێردەوام بێ ئەگەر کاتی هەبوو ئەویش دواتر قسەی خۆی بکات چ لە پاشی پێشکەشکردنەکە چ لە کاتی پرسیار و وەڵامەکەش من کاتی ئێوە زۆر نابم بۆ ئەوانێک کە یەکەم جاریانە هەموو وێبینارەکەمان 90 خولەکە ئەو مقدمەی من ئەوە 8 دقەیەکی برد ببورن ئەو قسەکەرەکان و میوانەکان نزیکەی 45 بۆ 55 خولەکێک قسە دەکەن دوایی پرسیار و سەرنجی بەشداربووانیش وەردەگرین چ لە ڕێگای چات چ لە ڕێگای دەست بەرزکردنەوە بۆ ئەوی بتوانن پرسیارەکانتان ڕاستەوخۆ لە میوانانی بەڕێز بکەن یان هەر زیادەیەکی تر کە هەبێت وەکو هاوشێوەی وێبینارەکانی تریش ئەو وێبینارەش تۆمار دەکرێت دوای ئەوەی ئەو بەڕێزانەی کە نەیانتوانی ئامادە بن لەگەڵمان لەبەر هەرێوکارێک یان کاتەکە گونجاو نەبوو بۆیان دەتوانن تۆمارەکە تەمەشا بکەن چونکە هەر لە چەناڵی یوتیوبی مێگامایندەوە بڵاو دەکرێتەوە دووبارە زۆر سوپاس بۆ ئەو بەڕێزانەی کە دەزانین سەرقاڵیشن هەم کاک دکتۆر فەلاح هەم کاک دکتۆر کەیفی و کاک دکتۆر وەلی کە کاتی خۆیان پێ ئێمە بەخشی بۆ ئەوەی لەگەڵ ئێوە و لە خزمەت ئێوەی بەڕێزابین بۆ خستنە ڕووی هەم گرنگی و باگراوندی ئەو پرۆژە گەورەیە هەمیش ڕێو شوێنەکانی ئەنجامدانی توێژینەوەکە و ئەگەر بتوانین لە کۆتاییشدا بزانین بەکوێ گەیشتووە و هەنگاوی داهاتوو چی دەبێت زۆر سوپاسیان دەکەین ئەگەر کاک دکتۆر فەلاح یان کاک دکتۆر زیرەک یان کاک دکتۆر وەلی کامیان دەتوانن هەرسێکتان کۆهۆستن دەتوانن دەنجی خۆتان بکەنەوە و دەست پێ بکەن ئێمە بە خۆشحاڵیەوە لە خزمەتتان دەبین کاک دکتۆر فەلاح وادی جەنابەت کۆهۆستی دەتوانی مایکەکەش بکەیەوە بەڵێ دکتۆر جان دەنجی دکتۆر لە لای من نایە لۆ ئەگەداریت کاک دکتۆر بەڵێ کاک دکتۆر دەنگت لە لای ئێمە نایە کاک دکتۆر فەلاح دەنگت نایە لای ئێمە وای دەزانم قسە دەکەی بەس دەنگەکە ناگاتە لای ئێمە ببوورە ئەگەر لە کاتی زوومەکە شێری دەنگەکەت بکەی بزانەیان
ئەگەر دەربچی و بێەوە شەر ئاساییەنەوە کێشەیەکی تەکنیکی هەبێ. زۆر باشە تا کاک دکتۆر دێتەوە. بەڕێزان کاک دکتۆر فەلاح وادی گوتمان بەرپرسی بەڕێوەبەری بەشی تەندروستیە لە ڕێکخراوی یونیسف کە ڕێکخراوێکی ناوداری سەربەنەتەوە یەکگرتووەکانە و سەرۆکاری لەگەڵ پەروەردە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەیە. پێمان خۆش بوو ئەم شەو کە لەگەڵمانە. زۆر سوپاسی دەکەین بەڕاستی. دەزانین سەرقاڵیشن و ڕەنگە بەشداریکردنیش بۆ ئەوان یان ئەو کەسانی کە لەو شوێنانە کار دەکەن هێندە ئاسان نەبێ و یەکسەریش موافقە ناکەن، بەڵام بەسپاسەوە ئەگەر تا دێتەوە سەرفەت سەبارەت بە کاک دکتۆر کەیفی. کاک دکتۆر کەیفی پزیشکە تەبیبە، بەشدار بووە لەو پرۆژەی ئەو توێژینەوەیە، خۆشی وەکو گوتمان کاری پزیشکی دەکا، ماوەیەکی باشە لەگەڵ توێژینەوە لە چەند توێژینەوەیەک بەشداری کردووە کە خەریکە پەبلیشیش دەبن لەو نزیکانە. ئاگداری یەک دوو توێژینەوەی ئەوانمیان ئەو تیمانێکە کاری تێدا دەکەن، بۆیە زۆر سوپاسی دەکەین کە توانی لەگەڵمان بێ. کاک دکتۆر فەلاح بەخێر بێەوە، جەنابەت دەتوانی ئێستا مایکەکەت دیسان بکەیەوە چکە کۆهۆستی لەلای ئێمە. ئێمە کۆهۆستە بەڵێ دکتۆر دەنگت نایە لای من، نازانم کێشەکە تەکنیکیە. ببوورە وەڵا لای من دەنگ نییە. گوێتان لێمە؟ بەڵێ ئێستا جێمان لێ تا فەرموو کاک دکتۆر جیان، زۆر خۆشحاڵی. ببورن دیار بوو خەلەلەکە لە لای من بوو. کێشێنی فەرموو کاک دکتۆر. سڵاوتان لێبێ، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد بێ. من خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەم شەو لەگەڵتانم لەم بابەتە گرنگە و لە ڕێگای مێگامایند پلەسەوە کە بتوانین ئەم بابەتە بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست باز بکەین. من دکتۆر فەلاحم، پسپۆڕی تەندروستی خۆراک لە ڕێکخراوی یونیسف کار دەکەم. زیاتر لە 13 ساڵە لەم ڕێکخراوە کارەکەم. من لێپرسراوی بەشی تەندروستی و خۆراکم بۆ پارێزگاکانی کوردستان و با بڵێن باکووری عێراق کە با بڵێن 7 پارێزگا لە خۆیان ئەگرێ. هەڵبەتە ئەم بابەتی کە باسەکرێ هەڵبژاردنە خۆراکیەکانی منداڵیان تێگەیشتن لە هەڵبژاردنە خۆراکیەکانی منداڵ، فکرەکەی ئێمە لە 2023ەوە تقریبەن سەری هەڵدا. باڵێن وەکو ڕێکخراوی یونیسف ئێمە لە 2000 ڕێکخراوەکەمان لە 2019 تا بڵێن 2020 با بڵێن استراتیجێتێکی تازەی بۆ خۆراکدانا. ئیتر چونکە ڕێکخراوی یونیسف ڕێکخراوەکە بۆ منداڵان، ئەو استراتیجێتی کە داینا زیاتر سەبارەت بە خۆراکی منداڵ و با بڵێن دایکانیش کە با بڵێن ئەوان ئاگایان لە مناڵەکانیانە بێ. لە چوارچێوەی ئەو استراتیجێتی کە دانرا با بڵێن چەند تەوەرێکی سەرەکی تیا بوو. یەک لەو تەوەرانە با بڵێن دابەشکردن بوو سەرەتات کە خۆراکی منداڵان ئیتر لە سەرەتایی مناڵیەوە با بڵێن کە پێوتری ئێرلی چایلدهود و خۆراکی منداڵان لە تەمەنی ناوەڕاستەوە، هەروە خۆراکی منداڵانی تەمەنی نەوجوانان با بڵێن ئەوها بەو شێوەیە کلاسیفای کرا. لەوێ بابەتی تەمەنی قوتابخانە یان تەمەنی ناوەندی یان ئەو تەمەنی کە توێژینەوەکەمان با بڵێن لەسەری کردووە بابەتێکی هەستیارە و ئێمە درکمان بۆ هەستیاری و بابەتە کرد و لە ڕێگای توێژینەوەکانی کە کراوە لە وڵاتانی دیکە یعنی دەرکەوتوو بووکەوە لەو تەمەنەیە با بڵێن خۆراکەکان کە لە قوتابخانە هەیە
بەشێکی ئەو خۆراکانن کەەوە ڕەنگە ناتەندروست بێ، بەڵام ئێمە لە کوردستانە ئەو بابەتەمان نازانی لە ڕووی زانستیەوە. یعنی ئێمە ئەگەر هەر بمانەوێ استراتیجێتێک دابنین، بمانەوێ گایدلاینێک دابنین، ڕێنماییەک دابنین بۆ هەر جەیەک دەبێ بزانین ئێمە ئایا لە چه ئاستێکین، لەکوێین، کێشەکەمان چییە کە پێوترێ سیچویشن ئەنالیسیس، دەبێ بزانین کێشەکەمان لە چییە و ئەگەر کێشە هەبوو ئەو کاتە بیر لە چارەسەرەکە یەکەینەوە. ئێمە ڕاستە لەواچێ زۆربەمان درکمان بەوە کردبێ، بەڵام لە ڕووی زانستیەوە نەمانەزانی ئایا کێشەکە لە با بڵێن حەجمی کێشەکە چەندێکە و لەکوێوە چۆنە. بۆیە با بڵێن فکرەکە لەو کاتەیە سەری هەڵدا و ئەوە بوو لەگەڵ ئەو بەڕێزانەیە بە تایبەتی بەڕێز دکتۆر وەلی کە جەنابیان با بڵێن ساڵانێکی زۆرە لە هەم لە وەکو پسپۆڕی با بڵێن تەندروستی کۆمەڵ و هەروە مامۆستایەکی زانکۆ و لە بواری پەروەردەشە جەنابی کارێکی زۆری کردووە. هەڵبەتە ینی ڕوومان لەو کرد، ینی وەکو کەسێکی ئەکادیمی پێمانوت با بڵێن هەوڵێکمان لەگەڵا بدە بەڵکم بزانین ئەم کێشەیە کاریگەریەکانی چۆنە و گەشتۆتە چه ئاستێک و بە شێوازی توێژینەوەیەکی زانستی بزانین بابەتەکە. یعنی ئەمە با بڵێن سەرهەڵدانی فکرەکە بوو کەوا چۆن بتوانین توێژینەوەکە بکەین. من بۆی ینی ئەم بابەتە با بڵێن زیاتر هەڵسەنگاندنی بۆ بکەین بابەتی خۆراکی ئەو تەمەنە، یعنی حەزەکەم تۆزێک زانیاری گشتی بدەم بۆچی ئەو تەمەنە گرنگە. طبعا ئەو تەمەنەی کە پێوترێت تەمەنی میدڵ چایلدهود یان و ئەدۆڵسن، ئەو تەمەنەیەکەوە منداڵ ئەو تەمەنەیە تقریبا سربەخۆ بێ لە هەڵبژاردننی چ خۆراکێک و چ خواردنیەکەی خوا. ئەو تەمەنەیە کاتچێتە قوتابخانە و لەگەڵ هاوڕێکانی هەڵەسێ و لەواتێ هاوڕێکانی کاریگەریکی سەرەکییان هەبێ لەسەر هەڵبژاردننی خۆراک، جۆری خۆراکەکەی، هەڵبژاردننی شێوازی خواردنی، لایفستایلی وەکو چۆنەیڵێن. و یەک خاڵێکیکەی کە لەوە گرنگترەوەیەکەوە لەو تەمەنەیە کە پێوترێت second window of opportunity for growth and development، یعنی ئەو تەمەنەیەکەوە چانسی دووەماکەوە مناڵ گەشە بکە و هەم گەشەی جەستەیی و هەم گەشەی عەقلی و ذهنی. یعنی بۆیە ئەم تەمەنە زۆر زۆر گرنگە و لای هەمووشتان ئاشکرایە کە تەمەنێکە کە پێوتر گرۆف سپەرد، یعنی ئەوەی کەوا با بڵێن گەشەیەکی زۆر زۆر خێراییەکە، یعنی لەواتێ لە تەمەنی 12 بۆ 14 ساڵی تر بە کوڕ و بەکچ تەمەنێکە کە قەفزەیەکی زۆر گەورەی لە باڵاکە و لە گەشەیەکە. بۆیە زۆر زۆر گرنگە یعنی ئێمەی دایکان و باوکان و مامۆستایان کەەوە لە قوتابخانن بزانن کەەوە ئەو تەمەنە بۆ گرنگە و لە ڕووی خۆراکیەوە بۆ تەمەنێکی گرنگە. ئەمە شێوەزە گشتێکی. بابەتێکی کەش حەزم لێ بوو کە ئاماژەی پێ بدەم ئەوەیەکەوە ئێمە هەمیشە سێری خۆراکمانە کرد لە چوارچێوەی با بڵێن تەندروستی، یعنی ئەمانوت خۆراکمان بە تەندروستیەوە با بڵێن ئەبەستایەوە. ئێستاکە وەکو ڕێکخراوی یونیسێف و هەروە وەکو زانستیش، ینی بۆی دەرکەوتووە چوارچێوەی کارکردن لە خۆراک دەبێ فراوانتر بکرێ. ئەوەیە کە پێوترێ مەڵتی سیستم ئەپرۆچ یان سیستم ئەپرۆچ، یعنی زیاتر لە یەک سیستمێک کە تۆ نابێ هەر چاولەوە بکەی کە سیستمی تەندروستیت باش بێ ئینجا خۆراکەکەت باشە بێ. نەخێر ئێستاکە چوار سیستمی کە جگە لە سیستمی تەندروستی کار لەو بابەتاکەن، لەوانە سیستمی خۆراک بۆ خۆی یان سیستمی خواردن، چ جۆرە خواردنێک یان خۆراکێک یان چێ هەڵەسێ بە دابینکردنی خواردن و خۆراک. ئیتر ئەوە کاری با بڵێن وەزارەتی گواستنەوەیە، سۆری وەزارەتی تریدینگە کە تیجارەتە، وەزارەتی پلاندانانە ڕۆڵێکی کاریگەریە بێ لەواچی وەزارەتی ناوخۆ کە ڕێگریەکە و قەدەغاکە و یان کۆنتترۆلی سنوورەکانە کە بۆی خۆراکی ناتەندروست نێتە ناو وڵاتەوە. وەزارەتی تەندروستی پشکێکی زۆری هەچکە بنکە تەندروستیەکان لەوێ ڕێڕەوی خۆراکەکان دیاریەکەن.
دابینکردنی ئاوی پاک و خاوێن ئەوەش کاریگەریکی یان خاوێنی ئەوەش کاریگەریکی زۆری هەیە لەسەر خۆراک تۆ خۆراک کە ئاماداکرێت لە قوتابخانەیان لە هەر جێیشکە کاریگەری هەیە بێ لەسەر تەندروستی کەرتی پەروەردە کاریگەریکی تەواوی هەیە چونکە ئەو ئینڤایرۆمنتێ تۆ مناڵەکە لێ بێ لەوات لە 4 ساعتەوە بە 8 ساعت منداڵ لە قوتابخانەیە بێ ئەمە کاریگەریکی زۆریە بێ لەسەر هەڵبژاردننی خۆراکی منداڵ و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی چکە تۆ ئەگەر لە ڕووی با بڵێن ئینکەمەوە لە ڕووی داهات و لە ڕووی پارەوە ئەگەر ئەم کەسە کەم دەرامەتە یان پارەی دارە یان پارەی نییە ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر هەڵبژاردننی خۆراک با بڵێن هەڵبژاردنە خۆراکیەکانی منداڵان یعنی حەزم لێ بوو باسی ئەم بابەتەش بکرێت چونکە کە ئەگەر بیر لە چارەسەرەکان بکەینەوە دەبێ بین ئەوەی کەوە لە هەموو سیستەمەکانەوە بیر لە چارەسەرکردن بکەین ئەگەر کێشەیەک هەیە ئەمە بوو با بڵێن فکرەکەی کە چۆن دەستمان وەکو یونیسف چۆن بیرمان لەم بابەتە کردەوە و ئەم بە ڕێزانە چۆن هاوکارمانیان کرد بۆی توێژینەوەیەک لەسەرم بابەتە بکەین و چۆنیش یونیسف بیرەکاتەوە لە چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەگەر کێشەکە هەبێ من ڕەنگە لێرە ڕابوەستم حەزم لێ زیاتر بە تێر و تەسەلی کاک دکتۆر کەیفی باسی بابەتی توێژینەوە کە بکە ئەوەکو توێژەرێک لە ناو ئەم بابەتە دەستان خۆش دەستت خۆش بێ کاک دکتۆر فەلاح زۆر سپاس بەڕاستی ئەو باگراوندە زۆر پێویست بوو بۆ هەم هۆکارەکانی پەنابردن و دەستکردن بەو پرۆژەیە هەمیش چۆنێتی دروستکردنی تیمەکان بەڕای ئێمە زۆر گرنگە دەست چاوت خۆش بێ بابەتەکە گرنگە بابزانین بابەتەکە بە کوێگەیشت و یان چۆن ئەنجام درراوە هەرزان وەکو گوتمان کاک دکتۆر کەیفی زیرەک کەمال پزیشکە ینی مهنەی پزیشکیە بەڵام لەو توێژینەوەش بەشدارە بۆی ویسمان لە ڕێگای ئەوەوە هەم کاک دکتۆر وەلیش ماشەڵڵا ئەو ڕەنگە پێویستی بە ناساندن نەبێ لەگەڵ ئێمە لە مێگامایند بابەتی زۆر پێشکەش کردووە سێ جار داوت کراوە ئێستا لە چاتی ئەو زوومە یەکێک لە بابەتەکانی پێشووترم دانا کە دکتۆر وەلی دەربارەی چەند هەڵە تێگەیشتنێک بوو دەربارەی خۆراکی تەندروست کە یەکێک لە بەرهەمەکانی زۆر پێوەست بووەوە کە دکتۆر وەلی هەم کەسێکی ناسراوە بخۆی اختصاصی وەکو دەڵێن نیوتریشنە یان خۆراکی تەندروستە بێزگەلەوە مامۆستای زانکۆیە لە زانکۆی هەولێری پزیشکی هەروەها پەروەردەکارێکی بەناودەنگە چونکە ماوەیەکی زۆرە لەو بابەتە کار دەکا بۆیە هەردوو پیشەکەی هەم پیشەی تەندروستی پیشەی پەروەردە لەو توێژینەوەیدا جێگەی بۆتەوە سوپاسی دەکەین کە ئەم شەویش لەگەڵمانە ئەگەر کاتی هەبوو دواتر قسە بکە ئەگەر نا ئێستا دەرفەت دەدەینە کاک دکتۆر کەیفی دەست بە بابەتەکەی بکە فەرموو دکتۆر کەیفی کاک دکتۆر وەلی ئەگەر شتێک تێ لە ئێستا بڵێ ئەگەر نا دوایی لە خزمەتدا دەبێت نەخێری چمێ دەستان خۆش بێ سپاس کاک دکتۆر کەیفی فەرموو زۆر سپاس دکتۆر هیمداد بەو دەرفەتەی سوپاسی ئامادەبوونی ئەو بەڕێزانە ئەەکەم سامشکەم شێرەکەم و ئەگەر هیچ کێشێکمانەبی دەست پێکەین دکتۆر هیمداد دیارە دەنگشت وازەحە بەڵێ کاک دکتۆر کەیفی فەرموو زۆر باش بەخێراتن هەموو لایەک زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم ئەوڕۆ دەرفەتی ئەوم هەیە پوختەی ئەو توێژینەوەتان لەگەڵ هاوبەشی پێ بکەم کە لە کۆتایی ساڵی 2024 و سەرەتای ساڵی 2025 ئەنجامدرا ئامانجی ئەو توێژینەوەی ئەوەی بوو لەوەی بزانین منداڵەکانمان لە باخچە و لە قوتابخانەکان ئەو خۆراکەی ئەیخۆن تا چەند تەندروستە و ئەو ڕێنمایانەی کە ساڵانە وەزارەتی پەروەردە و تەندروستی دەریەکەن تا چەند پەیڕەوەکرێ لەو ناوەندانی خوێندن و خودی ڕێنماییەکان کاتێک بەراورد دەکەین لەگەر ستانداردە جیهانیەکان لەگەر ڕێنماییە جیهانیەکان لێ بزانین لە چه ئاستەکەن ئەو ڕێنمایانش پێشەوەی بچمە ناو وردەکاری توێژینەوەکەی بە درێژایی ئەو بابرێن ئەو محازەڕێ ئەو سیمینارەیە من لەوانێ برێم خۆراک تەندروست ئەوها خۆراک ناتەندروست ئەوها کە دروست مەبەستم ئەو خواردنانەیە کە دەوڵەمەندە بە خۆراکە مادەی بڕەش باش ڤیتامینی تێدا کانزای تێدا فایتۆکیمیکاڵی تێدا فایبەری تێدا و هەتا دوایی لۆ نمونە سەوزە میوە پاقلەمەنی ئەوە وێنێک بە نمونە کە ئەرم خۆراک ناتەندروست بە پێچەوانەوە مەبەستم ئەو خواردنانەیە کە خۆراکە مادەی تێدانە فایبەری تێدانێ ڤیتامینی تێدانەکان زایەکانی تێدان شتیارە وەکو
کێک و شەربەت و چپس و فاست فود و هەتا دوای یەک دوو پێشەوەی دووبارە بچمە ناو توێژنەوەکەی یەک دوو خاڵ هەیە زیادێکم لەسەر قسەکانی دکتۆر فەلاحی کە جگە لەو کاریگەرانی دکتۆر فەلاح باسی کرد لەسەر تەندروستی منداڵان کە خواردن هەیتی دوو خاڵ هەیە زۆر گرنگە ئەو تەمەنێک کە ئەمە توێژنەوەکەمان لێ ئەنجامدا کە منداڵەکانی باخچەی ساوایان و قوتابیانی پۆلی 1 و 2 هەتا پۆلی 3 داخلی ئەو توێژنەوەمان کردن لۆ چکە لەو تەمەنەی حەزی خواردنی دروستە بی یعنی ئەگەر منداڵ لەو تەمەنەی چ خواردنەش بخوا گەورەش بی هەر ئەو خواردنەیە خوا بەنمونە لۆ نمونە گەرەمە لە داکوبابی خۆمان پرسین ئەوانەی کە لە تەمەن بابنێ لە ژیان ماینە لیان پرسێت و خواردنی دڵخوازت چییە حەزت لە چ خواردنەکە زۆر احتیمالە پێت برێ قوڕاو احتیمالە پێت برێ گەنمە کوتام لەوانەیە برێ کەفتە ئەو بابەتانە بەس ئەگەر لە منداڵە چی بپرسی کە 12 ساڵە ئەگەر ئەو خواردنە ناتەندروستانە ئێستا هەیە زۆری خواردبی لێ پرسیادی خواردنی دڵخوازی تو چیە احتیمالە پێت برێ پیتزا لەوانەیە برێ ڕیزۆ لەوانەیە برێ بێرگر بەو شێوەیە لێ ئەو خواردنەی بە منداڵی ئەیخوا کە گەورە شەبی هەر هەمان خواردنە خوا لێ دەبی زۆر ئاگادار بین کە ئەو خواردنانەی بە منداڵ دەخورێ دەبی خواردنی تەندروست بن خاڵەچکە مەترسیەکی هەر لە کوردستانە مەترسیەکی جیهانی ئەوش زیادبوونی قەڵەویە لە نێو منداڵان لەنە لە وڵاتە چۆکو ئەمریکای ڕێژەی قەڵەوی لە 2012 سەدا 17 بوو لە 2024 واتە دوای 12 ساڵی ئەو نسبەیە بەرز بەوە بۆ 20% یعنی لە هەر 5 منداڵەکی لە ئەمریکای لە ساڵی 2024 یەکەچیان قەڵەو بوو ئەگەر بین ئەو ڕێژەی وەرگری لە شارێک وەکو هەولێر ڕێژەی قەڵەوی لە 2012 سەدا 9.3 بوو لە 2024 گەیشتە 130 یعنی لە ماوەی 12 ساڵی لە شاری هەولێر ئەو توێژنەوە هەردوو توێژنەوە هەمان کەس ئەنجامیدایە بە هەمان شێواز باشە لە ماوەی 12 ساڵی نزیکەی 3 ئەوەندە ڕێژە قەڵەوی زیاد بۆ لەناو منداڵان کەوەش ینی نابی بەس بە مەترسیەکی تەندروستی یان برێن ئەوە ئەرچی وەزارەت تەندروستیە وەزارەتی پەروەردەیە بەڕاستیەوە هەڕەشەشی تقریبا نیشتیمانیە ینی کاریگەری لە تاک بەتاچی ئەو یان دانیشتوانی ئەو وڵاتەیەکە ئەو بەڕاستی دەبی بە هەند وەربژیرێت و دەبی زۆر زۆر بەجددی مامەڵە لەگەر ئەو ڕقەمانە بکرێن باش توێژینەوەکە ئەمە لەژێر سەرپەرشتی وەزارەتی پەروەردە وەزارەت تەندروستی ئەنجاماندا و بە چاودێریکردنی ڕێکخراوی یونیسێف و ینی لە وردەکاریەکان و ڕێخستەکان لە ڕێ ڕێکخراوی یونیسێفەوە بوو بە سوپاسەوە لە ویلایەنە پەیوەنددارانە لە شاری هەولێر و سلێمانی و دهۆک ئەنجاماندا لە هەولێر 13 قوتابخانە و 13 باخچە بەشدار بوون سلێمانی 6/6 دهۆک 6/6 جیاوازی لە ژمارەی قوتابخانە و باخچەکان هۆکاری خۆی هەیە ئێستا نامەوێت زۆر کات پێ بگرم ئەگەر ویستان لە کۆتایی باسیەکەم یعنی لە کۆی گشتی 25 قوتابخانە و 25 باخچە بەشداری ئەو توێژینەوەی بوو و بەشداربووەکانیش 424 منداڵ بوون ئەمە مقابلەمان لەگەریان کرد ئەو 350 مامۆستا لەگەر 267 داکوباب و وەکو باسمان کرد 25 قوتابخانە و 25 باخچەمان سەردانی کرد کاتێک سەردانیشمانەکردن سەردانی شوێنی خواردن ئامادەکردن و خواردن پێدان بە منداڵەکانمانە کرد لۆن من ئەوانەی کە حانوتیان هەیە سەردانی حانوتمانە کرد ئەوانی چێشتخانەیان هەیە سەردانی چێشتخانەمانە کرد لە کۆی گشتی 50 دانە سەردانی کرد دەرەنجامە سەرچیەکان سەرتامە لەوەی دەست پێ بکەم کە چەند خاڵێکی ئەرێنیمان لەو توێژینەوەی لۆ بەدیار کرد کە بەڕاستی شانی باسکردن و لەسەربەستانە یەکەمیان هەبوونی ڕێنمایەکی خۆراکی واتە وەزارەتی پەروەردە و تەندروستی ڕێنمایەکی هاوبەشیان هەیە ساڵانە دەریەکەن هەبوونی ئەو ڕێنمایانە خاڵێکی زۆری گرنگە لەوەش گرنگتر ئەو ڕێنمایانە ساڵانە نوێیەکرێتەوە ئەوەش واتە لایەنەکەی پێوەی موهتەمە و لە دوای ئەوەیە کە بیێ باشتری بکە ئەوش جێ دڵخۆشیە هەروەها لێژنێک بە دوواداچوونی هەفتانە هەیە لە مامۆستایەکانی ئەو باخچەیان ئەو قوتابخانەی دروستکرا هەفتانە سەردانی چێشتخانە و حانوتێکە بزانانی ئەو خواردنانە هەیە تەندروستە خواردنی مەمنوع هەیەیان ناو هەتا دوایی هەبوونی ئەو لیژنێش جێ دڵخۆشیە ئەوە کۆنترین ڕێنمایە کە بەدەستەمەکەت ئی ساڵی 2017-2018 ئەوەشیان نوێترین یانی ئی ساڵی 2024-2025 وەک ئەبینن لە ناوەڕاستی ئەو لاپەڕی ناوەڕاست لە لای ڕاست خۆراکە ڕێگە پێدراوەکان لە لای چەپ خۆراکە ڕێگە پێنەدراوەکان نووسرا و دەنێرزێ لە باخچە و قوتابخانەکان لەوەی لەسەری بڕۆن بین باسی دەرەنجامە سەرچەکان بکەین ئەمە قوتابخانە و باخچەکانمان دابش کرد بۆ سەر 4 بەش
قوتابخانەی حکومی، قوتابخانەی ناحکومی، باخچەی حکومی، باخچەی ناحکومی، ئێستا دێن یەکێک باسییانەکەی. گروپ یەکەم کە قوتابخانە حکومیەکان بوون، لەو شوێنانە خواردن لە ڕێی حانوت یان فرۆشگا دەدرا منداڵان، ینی منداڵ لە مارێ و داهات پارەی لەگەر خۆی دەینە مەکتەبێ و لە قوتابخانەش لە کاتی پشوەکان دەچوو ئەو خواردنانێک کە لە حانوتی هەیە دەیکڕی. ئەوەی جێی سەرنج بوو ئەو خواردنانەی کە لە ناوەندەکانی خوێندنی قوتابخانە حکومیەکان هەبوون کە لە حانوتەکان هەبوو، ئەوەی هەبوو بەگشتی کێک و شەربەت و چپس و پسکیت و شەکرۆکە و نۆتێلا ئەو بابەتانە بوون. ئەوانش هەمویان خۆراکی ڕێگە پێنەدراون لەو لیستەی ئێستا دامنابوو، ئەوانە خۆراکی ڕێگە پێنەدراون و هەمووشیان هەبوون لە حانوتەکان، کە ئەمە بابنین دەچنە ناو وردەکاری ئەو هۆکاری ئەو خوانانی کە هەنە و لە کاتێکدا ڕێگە پێنەدراون لە مامۆستایەکان و لە بەڕێوەبەرەکانمانە پرسی دەیانگو هۆکاری سەرەکی سیستەمی بەڕێوەبەرنی فرۆشگایەکانە. لەبەر چ سیستەمەکە کووە لەوانەی زانیاریان نییە، بابرا فڵان قوتابخانە حانوتەچی هەیە، ئەو حانوتە ساڵانە یان چەند ساڵ جارێک مەزاد دەکرێت، چەند کەسێک دێن چێ پارەی زیاتر بدە دەبێتە خاوەنی ئەو حانوتەی لۆ ئەو ماوەی کە قەراری لەسەر درایە. ئەوجە مامۆستایەکان دەیانگۆ کە ئەو کەسە دەبتە سەحێب ئەو حانوتە، ئەو بەڕێزە لەمە دەبتە حکوومەت، پێی برێن خواردنی بینە، ئەوەی بینە، ئەوەی مینە بە قسەمان ناکە، فڵان شت ڕێگە پێنەدراوە، ئەو ڕێگە پێدراوە گوێمان لێ ناگری، دەڵێن میوەی بینە ئەوەی مینە، دەرێ ئەمن پارەمدایە دەبی ئەمن پارەی خۆم پڕ کەمەوە لەبەر هەندێ ئەو شەیە کە دەرێ پارەمدایە، ینی ئەمە وەچ برێ هیچمان لەگەری پێ ناکرێ و دەرێ من ناچارم ئەو زەرەی خۆم پڕکەمەوە ئەو جا بەکێک و شەربەت بی بە هەر شتێک بی چکە ئەمە زەرە دەکەم بەو شوێنە نەبی. لێ ئەمە هۆکاری سەرەکی هەبوونی ئەو خۆراکە خراپانە بەڕاستی لۆ سیستەمی بەڕێوەبردنی فرۆشگایەکانە گەڕێنینەوە. ئەوە وێنەی یەک لە فرۆشگایەکانە بە شێوەی گشتی لە هەموو قوتابخانەکان تقریبان بەو شێوەیە کۆمەرە کێک و پسکیت دانراوە نۆتێلا بابرێنەوەوانە لەندێک جێت کە شەکرۆکە و مەساسە و بابەتانەشە بوو. دووبارەوە نمونەیەشکێ وەک ئەوی لای ڕاست ئەبینن کۆمەرەك جپزدانرایە لەگەر هەندێک کێک و شەربەت و ئەوانە لەناو سەلاجەکەش هەندێک بابرێنەوە بیپسیە و ینی بە کورتی گشت خۆراکان ناتەن دروستە و ئەوانش زۆربەی هەرە زۆریان لە ڕێنمایەکانی وەزارەت ڕێگە پێنەدراوە. هۆکارەکەشمان باس کرد. بین باسی قوتابخانە ناحکومیەکان بکەین. لە قوتابخانە ناحکومیەکان خواردن لە ڕێی چێشتخانەیەوە دەدرا منداڵەکان، ینی لە کاتی ژەمەکان خواردن لە بۆ منداڵی دانرا بە پێ ئەو جەدوەلەی ئەیان بوو، منداڵەکە خواردنەکەی خوارد و دەڕۆیشت. لە هەندێک لە قوتابخانە ناحکومیەکان لە پاڵ چێشتخانەش حانوتەچیش هەبوو کە هەمان ئەو خواردنانەی پێشکەشەکە کە لە قوتابخانە حکومیەکان هەبوو، بەڵام لە هەمویان نا، لە هەندێکیان هەبوو، لە هەندێکیان بەس چێشتخانە بوو. لە قوتابخانە ناحکومیەکان هەمە جۆری خۆراک زیاتر بوو، بەڵام لەوێن دەریش خۆراکی ناتەندروست هەبوو. بەڕاستی ئەو نەبوو بێن لەوێندەش هیچ خۆراکەی ڕێگە پێنەدراو کە ئەوەی وەزارەت قەراری لەسەردا بەردەست نەبوو، نەخێر خۆراکی ڕێگە پێنەدراو لەوێن دەریش هەبوو، ینی لەوێن دەریش ڕێنمایەکان وەک خۆی جێبەجێ ناکرا. بین باسی باخچە حکومیەکان بکەین. لە باخچە حکومیەکان لە ڕێی چێشتخانەیەوە خواردن دەدرێتە منداڵە، خشتەشی هەفتانە هەیە بە نزیکەی لە گشت باخچە حکومیەکان وەکو یەکدیە، هەندێک جیاوازی گچکە هەیە لە باخچەک لە باخچەچکە، بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو یەکدینە. کێشەکمان هەبوو لە باخچە حکومیەکانەوەش ئەوە بوو کەمی داهات. کەمی داهات مەبەستمان چییە؟ هەر منداڵێک کە لە باخچەی حکومی وەرگیرایە هەموو مانجێ 10,000 لێ وەرەگیرێ لە داکوبابەکەی لە بەرامبەر ئامادەکردنی خۆراک لە ئەو مانگەی لە ئەو منداڵەکەی. ئەوجە مامۆستایەکان بەڕێوەبەرەکان گلەیانە کردیانگۆ ئەو 10,000 لۆمە زۆر کەمە، چکەمە منداڵ دەمانەیە لۆ نمونە هەفتەی جارێک 2 جار 3 جار میوەیان لۆ بکڕین یان خواردنەکی بە سوودیان لۆ بکڕین، بەڵام لەبەروی پارەکە بەشمان ناکە ناچار دەچین پەنابەینە بەر بژاردەی هەرزانتر لۆ نمونە لە جیاتی میوەیان لۆ بکڕن ماکەڕۆنیان لۆ بکڕن، چکە هەرزانترە ئاسان ئامادەکرێ منداڵ حەزی لێیە. ئەو کێشەیان هەبوو. لە هەندێک لە باخچە حکومیەکان لە شاری هەولێر و سلێمانی، ئێستا باسی دۆهرشەکەم، لە شاری هەولێر و سلێمانی لە هەندێک لە باخچە حکومیەکان هیچ خواردنێک پێشکەش ناکرا. لەبەرچێ مامۆستا بەرەبەرەکان دەیانگۆ کامە داکوبابەکان ئەو 10,000 باسمان کرد دەرێن ئەمە پارەکەی پێمان نادێ نایدەین بەر سەبەبەک مهم ئەوەیە وها ئیتفاقکرا پارە نەدرێ و
هیچ خواردنێک پێشکەش نەکرێت لە هەندێک لە باخچە حکومیەکانی شاری هەولێر و سلێمانی. لە شاری دهۆک ئەوەی جێ سەرنج بوو ئەوەی باسم کرد لە شاری هەولێر و سلێمانی لە هەندێک لە شوێنەکان ئەو هەبوو، بەڵام لە شاری دهۆک گشت باخچە حکومیەکان تێکڕا خواردنیان پێشکەش ناکرد لە بۆ منداڵان. بە هەمان هۆکاری باسم کرد داکو بابەکان دەرن ئەمە و 10,000 نادەین پێمان زۆرە لێ منداڵ بەخۆی لە مارێەوە بۆکسە خواردنی ئەوی پێرێن لەنج بۆکس لە مارێەوە دەیبردە باخچەی و کاتی ژەمی بێکۆنانەکەیانە خوارد. ئەجە لە مامۆستاکانمانە پرسی ئەوە هیچ مشکلی هەیە ئەگەر منداڵ لە مارێ ئەوها خواردنی بینی دەیانگۆ بەڵێ مشکلەشی زۆر گەورەمان هەیە ئەویش ئەوەیە ئەوە جیاوازی چینایەتی لە بینی منداڵەکان زۆر زیاد کردیان. لۆنە منداڵک دێتە مەکتەبێت 4-5 نەوە خواردنی پێە بە جوانی لە بۆی دانرایە و لە کاتی ژەمێ چەند خواردنەشی لە پێشە منداڵەشمان هەیە لەولای ئەوجا ئایا لەلایەنی داراییەوە دەستیان کورتە ئایا داکوبابی وەکو پێویست خەمی لێ ناخۆن دێتە دەوامێ جارێ هیچ خواردنی پێنی یان خواردنەکی بەسیتی پێە ئەوجا هەست دەکەین ئەوە کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە لەسەر دەرونی ئەو منداڵانە کە بابرین هەست بە زۆفەکەن خواردنیان پێنی یان خواردنەکی زۆر سادەیان پێ. ئەوە سەبارەت بە باخچە حکومیەکان ئەوە جەدوەلی یەکێک لە باخچەکانە بە شێوەیەکی گشتی هەمویان بەو شێوەیە بوو. بەڵێ بین باسی باخچە ناحکومیەکان بکەین دووبارە لەوێن دەریشە لە ڕێی چێشتخانەی و خواردن پێشکەشەکرا خشتێ هەفتانە هەبوو بەڵام لە باخچەشی لۆ باخچەشی کە جیاواز بوو ئەو باخچانەی کە باری دارایان بەرز بوو خواردنی هەمە زۆریان زیاتر بوو ئەوانەی باری دارایان نزم بوو بابرێن جەدوەلەکەیان هەمە زۆری خۆراکی کەمتر بوو. لۆ نمونە ئەوە یەک لە نمونونەکانە ئەوە جەدوەل یەک لە باخچە ناحکومیەکانە سەرنجان لە ڕۆژی دووشەم و چوارشەم ڕاکێشم دووشەم چوارشەم سپێدە کەم وەسمانی نانی بەیانە دووسرا دووشەم و چوارشەم لە فێت نۆتێلا یعنی بین نەبەر چاوتان منداڵێک لە باخچەی کە تەمەنی 5 ساڵ 4 ساڵە یان خوا 6 ساڵە بەیانیان هەرستی لە خوێنی لە فەی نۆتێلا دەرێتێ یعنی سەمونە بە قاوە کە ینی هەردووچیان هیچ شتێدانی دەستەی ئەو منداڵە ئیسیفادە لێ بکە و یەک کۆمەر شتی خراپی تێدا ئەوجێت لە شەکری برێ لە ماوەت حافیزەی برێ لە ئەو شتانەی کە برێ کە زیان بە جستەیەگەینی ئەوە لە خوێنی ئەو منداڵانە ئەو شتانە ئەخۆن لۆ زەمینی وەڕۆژ هەر بە هەمان شێ ئەو زارە ماکەڕۆنیە یعنی ئەو منداڵە تقریبا دەتوانێت برێت دووشەمە و چوارشەمە شتە شوێن ناخۆن جستەی ئیسیفادە لێ بکە ئەوە نمونونەکە لە باخچە ناحکومیەکان ئەوە نمونەشکەیەکە وا بابرین ئاستی داراییان بەرزتر بوو یان بابرێن منداڵەوەی لەو شوێنەی دەوام بکات پێویستی بە خەرجکردنی بەڕەپارەی زیاتر بوو وەکە بین خواردنەکانی هەمە زۆرترە بەڵام ئەوەش خواردنی ناتەندروستی هەر تێدایە. کەواتە بابین باسی ڕێنمایەکان وەزارەت بکەین وەکو گوتمان بە شێوەیەکی گشتی هیچ قوتابخانە و ڕەوزەکمان نییە هیچ قوتابخانە و باخچەکمان نییە 100% پابەندی ڕێنمایەکان بی بەڵام لە هەموو شوێنەکی ئەوەی بارودۆخی خراپترە قوتابخانە حکومیەکانن هەروەک باسم کرد لێژنەکانی چاودێری ئەوەی باسم کرد کە لە هەر قوتابخانە و باخچەک لێژنەکەی لە مامۆستایەکانی ئەو قوتابخانە وەکو پێویست ڕۆڵی خۆیان ناژێڕن. لۆ نمونە ئەوە راپۆرتی یەک لە قوتابخانەکانە بەسەری لۆتانە خوێنمەوە دووسرا هەفتەی سێم ئێمە وەک لیژنەی چاودێری فرۆشگاستان بە چاودێریکردنی فرۆشگا قوتابخانە لە ڕێکەوتی فڵان تێبینی ئەو خاڵانەی خوارەوەمان کرد بۆیە تۆمارمان کرد. یەکەم خاوێن و خواردن و خواردنەوەکان ماوەی بەسەرچوونیان گونجاوە و وەشت تا ڕێگە پێنەدراوەکان نییە. تەبەن ئەو شوێنەی کە لێ نووسرا شتە ڕێگە پێنەدراوەکان نییە لەو قوتابخانەی حانوتەکەی کەمە سەردانمان کرد هەموو ئەو خواردنانێک کە هەبوو کە ئەوەی ینی ئەگەر پێ بڵێم خواردن لەوانێ غەدریشم کردبی باشە هەموو ئەو شتانەی هەبوو بریتی بلە کێک شەربەت چپس پسکیت شەکرۆکە و نۆتێلە ئەوانە کە ئەوانە هەمیان ڕێگە پێنەدراون نووسرا ئەوە ڕێگە پێنەدراوەکان نییە. ئەوجا ئایا ئەوە لە کەمتەرخەمیە لە کۆرکردنەوەیە ترسیوێت تووشی مشکلەی بن هۆکارەکەی دیار نییە بەڵام مهم لیژنەکانی چاودێری دەکرێت ڕۆڵیان زۆر باشتر بی لەوەی کە هەیە. لە خودی ڕێنماییەکان هەندێک کێشەمان لە ناوڕۆکەیە بوو لەنە هەندێک خۆراکە بوو خۆراکی ناتەندروست بەڵام ڕێگە پێدراو بوو هەندێک خۆراکی باو هەو باس نەکرابوو ئێستا من دێم بەورتر باسی یەکەم ئەمە کوو بزانین خواردنێک تەندروستەکەمە باسی خواردنی تەندروستەکەین سیستەمی فرۆنت پاکەج لیبلینگ هەیە کە چەند شتە تێدایە لۆ نمونە
نیوتریشن فاکتس ئەکید ئەو تەبغەیە لە ماژیرانتان بەلایانی کەم جارێک لەسەر یەک لە خوانەکان دیتتان شتە چوای پێوەیە کالۆریەکەی نووسرا چەوری نووسرا کاربۆیدراتی نووسرا پرۆتینی نووسرا بەڵام ئەو سیستەمە لەبەر چەند خاڵک سیستەمەی بە سیستەمەی لاوازداهاندرێ لەبەر یەکەم هەموو کەسێک لۆ نمونە شەرتنی ئینگلیزی بزانی شەرتنی تێبگات و حتا ئەگەر زمانەکەش بزانی دەبی ئاستی زانستی تۆزێک بەرزبی لۆی تێبگەی کە ئەوە کالۆری مەبەستی چیە و چەوریەکە و ساتوریتد فات و ئەنساتوریتد فات و ترانسفات و ئەوانە لۆی تێبگەی ئاسان نییە لۆیە ماوەی زۆر بوو پسپۆرەکانی خۆراک لە دوو بەدیلەکی ئەگەڕان کە بتوانن لۆ نمونە ئەگەر کەسێک نەخوێندەواریش بی لۆگۆیەکی وا دروستکەن کە بزان ئەو خوانەی دەیکردن دروستیان نا لۆوەی هاتن دوو سیستەمی نوێیان داهێنایە تا ئێستا یەکەچیان پێرێن نیوتریسکۆر کە پێت دەرێ ئەو خواردنە چەند خۆراکە مادەی تێدایە کە لە 5 پێکاتیە ABCDE ئەی واتە خواردنەک خۆراکە مادەی زۆر تێدایە ڤیتامین فایبەر مایکرۆنیوتریێنتەکانی دیکەی زۆر تێدایە B تۆزە کەمتر C بە هەمان شێوە D و E ینی زۆر کەمی تێدایە بەتایبەت E ینی ئەگەر خواردنەک حرفی E بدرێتێ واتە ئەو خواردنە هیچ خۆراکە مادەش تێدانە جەستە ئیسیفادەی لێ بکە بێجگەلەوە نۆڤا کلاسیفیکیشنیشمان هەیە کەویش لە 4 ژمارە پێکاتی 1 2 3 4 ئەوە پێمانەرێ خواردنەکە تا چەند دەستکاری کرایە تا چەند گۆڕانکاری بەسەرداتیە لۆ نمونە ڕقم 1 واتە خوانەش سروشتە و دەستکاری نەکرا لۆ نمونە سەوزە و میوەکان 2 تۆزێک دەستکاری کرا بەرەین خواردن کە دەکورێندرێ دەبتە ڕقم 2 بە شێوەی گشتی 3 4 کە دەبتە 4 ئەو خوانە پێدەن خوانەی زۆر پرۆسس کرای زۆر دەستکاری کرای یان لە پیشەسازی خۆراک پێرێن ئەلترا پرۆسسد فود ئەلترا پرۆسس فود ئەوەی حەزی لێبی لەسەر خوێن بیتەوە زانیاری لەسەربی یعنی خواردنەی زۆر خراپی زۆر دەستکاری کرای کە زەرەر زۆر لە جەستەی بدا بە شێوەی گشتی ئەلترا پرۆسس فودەکان هەمویان بەو شێوەیەدا بابین نمونەک لەسەرەوەی ببینین لۆ نمونە ئێستا و شەربەتەی لە ڕاست لەوانەیە هەمومان ئەو شەربەتەمان دیتبی وەک ئەبینین لە خوارێ نۆڤایەکەی چارە یانیەوە خواردنەی ئەلترا پرۆسس فودە نوتریسکۆرەکەشی ئیە یعنی خۆراکە مادەش تێدانە فایبەری تێدانە ڤیتامینی تێدانە کانزای بە سوودی تێدانە کەواتە ئەو خواردنە ینی وەکو گوتم لەوانێ غەدر بکەم ئەگەر پێ بڵێم خواردن مهم بابرێن ئەو شتە بە تەواوی نەشیاوەلەوەی کەسێکی گەورەش بیخوات چ جای منداڵ بیخوات و لە قوتابخانەی پێشکەشی منداڵان بکرێت باسیەوەی ناکەم ئەگەر مانجێ جارێک 2 هەفتە جارێک ئەوە نا بەڵام ئەو خواردنە ئیوەینی ڕۆژانە پێشکەشی هیچ کەسێکی بکرێت لە گەورە و لە منداڵانیش لە بەرامبەردا لۆنەوە خواردنەی وەکو نۆکمان هەیە دەبینین نۆڤایەکەی ڕقەمیەکە خواردنەشی ئەوەیە دەستکاری نەکراوە پرۆسسکردنی بەسەردانهاتیە خواردنەشی سروشتیە و نوتریسکۆرەکەی ئەیە یعنی پڕ فایبەرە پڕ ڤیتامینە پڕ کانزایە پڕ فایتۆکیمیکاڵە باشە کەواتەمەوەی مقارنە بکەین ئەو خوانێک کە دەبی پێشکەش بکرێت خوانەش تەندروستە و سوودی هێلۆ جەستی و زیانی پێناگەینی باش ئێستا بین باسی کێشەکانی ناوەڕۆشی ڕێنمایەکان بکەین ڕێنمایەکان خودی خۆی ئەگەر پێشوی باسی کێشەکانی ناوەڕۆکەم ئەگەر ئەو ڕێنمایانەی هەیە بەس ئەو ڕێنمایانە بەس تطبیق بکرێ زۆرێک لە مشکلانی باسم کرد بوونیان نامینێ بەڵام لەگەر ئەوەشدا هەندێک مشکلەی هەیە دەکرێت ڕێنمایەکان باشتر بکرێن لۆ نمونە هەندێک خواردن هەبوو تەندروست بوون ڕێگە پێدراویش بن وەزارەت ڕێ پێدا و بەڵام لە ناوەندەکانی خوێندن نەبوو لۆ نمونە سەوزە میوەی هێشکرای خورما چەرەزات ئەوان هەموو خواردنی باشن بە سوودن وەزارەت ڕێدایە بەڵام لەیس لە ناوەندەکانی خوێندن نەبوو بە تایبەتی قوتابخانە حکومیەکان ئەو جارە بە پێچەوانەوە ئەو خواردنەی ناتەندروستە وەزارەتیش ڕێ پێ نەدایە بەڵام بەردەستن کەەوە باسماکرۆ کێچ بەکرێم و چپس و بیبسی و شەربەت و شەکرۆکە و بنیشت و بابەتانە ئەوانە هەموو خواردنی ناتەندروست ڕێگە پێ نەدراون بەڵام بەداخەوە بۆکو باسم کرد لە قوتابخانە حکومیەکان لە هەر هەمووی بەس ئەوانە هەندێک خوانیت کە بوو ناتەندروست و ڕێگە پێدرا بوون بەڵام ناویان هات بوو هەندێک خواردن هەبوو کە بەربڵاویش بوون بەڵام لە لیستەکەی کە لە ڕێگە پێدرا و ڕێگە پێنەدراوەکان ناویان نەهات بوو لۆ نمونە شەربەت نانی ئاردیسپی برنجی سپی ماستاو برنج مرێشک ئەوانە هەرچەندە خواردنی زۆر بەربڵاو بوون لە زۆربەی جێیەکان هەبوون جگە لە قوتابخانە حکومیەکان کە بەس شەربەت لەوێ زۆر بەربڵاو بوو
لەو لیستەی باشە ئەوان ناویان لە لیستەکەی نەهات بوو خوانی زۆر بەربڵاویش بوون دەکرێوانش زیاد بکرێت لەگەر هەندێک تێبینیت کە بە شێوەی گشتی هۆشیاری دەربارەی ڕێنمایەکان زۆر خراپ بوون یان ئێمە لە مامۆستایەکان و داکوبابمانە پرسی با باسی داکوبابەکان بکەم دەمانگۆ زانیاریت هەیە لۆ نمونە وەزارەتی تەندروستی و پەروەردە ڕێنمایی خواردنیان هەیە لە قوتابخانەکان دەنێرن 90 یان دەیگۆ هەر گوێم لێ نەبووە یان دەیگۆ گوێم لێ بوو بەس نازانم چی لێ نووسرا یانی ئەو 90 بەو شێ بوو سەدەی دەیگۆ بەڵێ ئەمە دیتیتم و خوێندیتمەوە باش لەناو مامۆستایەکان بە هەمان شێوە بەس بەڕێوبەرەکان لێ دەرناینین بەڕێوبەرەکان باس ناکەین مەبەستم چکەوان بخۆیان لیستەکە لۆ خودی خۆیان دێ لێ ئەوان هەمیان ئاگدار بوون بەڵام مامۆستایەکانیش دەیان گۆمە نازانین وەڵا ڕێنمایەکان چ تێدا نووسراوە و تەداخل ناکەین پەیوەندی بە مۆنیە لە کاتێکدا ئەوانە ینی لێپرساوی یەکەمن بە تایبەتی داکوباب دەبی بزانێت و وەزارەت چخوا نەچوو ڕێگە پێدرایە لە مەکتەبێ هەبی لە باخچەی هەبی دوێت و کە سەردانت کرد بزانێ خوانێ درێت منداڵەکەت تەندروستیاننا وەزارەت ڕێدایاننا بەو شوێ نامێ زۆر بچمە ناوردەکارێ لە هەندێک لە شوێنەکان لە باخچە و لە قوتابخانەکان لێمانە پرسیان ڕێنمایەکانی ساڵی چەند بەکاردێنن لۆمان بەدیارەکەت وەشانی قەدیمیان بەکاردێنە وەشانە کۆنەکانیان بەکاردێنە لۆنمە ئیساڵە پێشتر 2 ساڵ پێشتر لە هۆکارەکەمانە پرسی لەبەر چ ئەنگۆ ئاخیر وەشانی بەکارناینن دەنگۆڵە پێمان نەگەیشتیان تا ئێستا بەدەستمان نەگەیشتە واتە لە بڵاوکردنەوەی ڕێنمایەکانیش دیارە لە هەندێک شوێن خەلەل هەیە ناگات هەموو شوێنێک بەتەواوی ئەوش دەکرێت چارەسەر بکرێت بابەتە چکە بوو لۆن منە لە منداڵەکانمانە پرسی ئەوانەی کە لێمانە پرسین وەکو گوتم 8 ساڵ و خوارتر بوون لێمانە پرسین چ خواردنێک تەندروستە ئەوجا پیشانمانەدان پاقلەمەنی سەوزە میوە کێک و چپس بیبسی شەربەت فاست فود لێمانە پرسیم زانیاریان باشە بە شێوەیەکی گشتی زانیاریان لەوەی باشتر بکەمە چاوەڕێمانە کرد چکە 8 ساڵ و خوارتر 5 ساڵ 6 ساڵ لەوانەیە عمری کەمی بەڵام زانیاریان زۆر باش بوو دەیانزانی چ باشە و چ خراپە بەس کە دەهاتە سەرەوەی ئەدی پێمان دەگوتن ئەدی حەز لە چ خواردنەشیە دووبارە هەمان لیستمان پیشان دەدانەوە دەیانگۆ حەزمان لە جپسیە حەزمان لە کێشیە حەزمان لە فاست فودیە ئەوەی ینی چێ ینی منداڵ ئەگەر زانیاریشی هەبی بشزانی چ باشە و چ خراپە کە خواردنی خراپی پیشاندرا خواردنی خراپی لەبەردەست بوو خواردنە خراپەکەی خوا دوێ یەک لە خاڵهرە جەوهەریەکان ئەوەیە نابی لە ناوەندەکانی خوێندن خواردنی خراپ بەردەست بی نابی منداڵ دەستی بگاتە خواردنی خراپ ئەگەر ڕاستانەوە ئەو لەوانێ لۆ گەورانیشتەوە بیانە تو احتیمالە سێوەکو بابرێن شیرینیەکت لۆدانێن دڵت زیاتر بەلای شیرینەکەی دابڕوە لەگەرەوەیە تو گەورەشی و دەزانی چ خراپە و چ باشە بجەوە لۆ گەورەی وایە لۆ منداڵان تەکید خراپترە بەششکە لە داکوباب مامۆستایەکانمان پرسی بزانین زانیاریان کۆ لەسەر خواردن بەڕاستی زانیاریان لە هەندێک لایەن خراپ بوو شانیەوەی بوو باشتر بکرێت لۆ منە بەشش باش لە داکوبابەکان لێمانە پرسین پاقلەمەنی تەندروستە دەیانگۆ نەخێر لە هۆکارەکەمانە پرسیلو پاقلەمەنی لۆ ناتەندروستە دەیانگۆ آخر نەخۆشی پاقلەی هەیە لە کاتێکدا نەخۆشی پاقلەی نسبەتی زۆر کەمی منداڵان ئەو نەخۆشییان هەیە ینی ناکرێت و لە بەرەوەی هەندێک منداڵ لە هەزاری چەند منداڵێک ئەو نەخۆشییان هەیە تو برێت پاقلەمەنی وەڵا خراپە چکە هەندێک منداڵ هەیە نەخۆشییان پێ هەیە لە کاتێکدا پاقلەمەنی بە ئەگەر باشترین کۆمەڵی خواردنی نەبی بۆ بابرێن کە کۆمەڵە باسەکەین سەوزە و میوە و پاقلەمەنی و گۆشت ئەو بابەتانە ئەگەر باشترین نەبی لە هەرە باشترینەکانە چکە خۆراکە مادەی زۆر تێدا فایبەری تێدا پرۆتینی تێدایە ڤیتامین و کانزای تێدا ینی ناکرێت لەبەر سەبەبە چوها خەڵک وا بزانانی وڵا پاقلەمەنی خراپە لێ ئەوەش دەکرێت باشتر بکرێت چێششکە کامان بوو باش محاولاکەم لە دەقیت کە تەواوی بکەم چێششکە کە هەمان بوو ژینگەی مارێ بوو کەسمانەکرد ئەوەی لە قوتابخانەکان هەیە لە ماری شەر هەمان بابەتە لۆ منەمە لە داکوبابەکانمانە پرسی ئەرێ لە ماڵێ بەدەستە کێک و شەربەت و بیبسی ئەو ئەو شتانەتان هەیە ینی باسیەوەی ناکەم بچی لە دوکانێک کێک و شەربەتەش بکڕی بێ لە ماڵە خۆی نە بەدەستە کارتۆنی لە ماڵی دانێ کێک و شەربەت وانە لە ماڵ شتیوانتان هەیە نزیکەی 150 دایانگۆ بڵێ ئەمە بەدەستە لە مارێ ئەومان هەیە لەوەی منداڵ زوو دەستی بات شتەکەی نەچتە دوکانە ینی بەداخەوە دەتوان برم کارەساتە بەڕاستی باش
بین باسی ئەوەی بکەین کەمە لە کۆتایی ئەو توێژینەوەی گەیشتنە هەندێک دەرەنجام وەکو پێشنیار لەوەی ئەو سیستەمەی هەیە باشتر بکرێ بریتی بوو لەوانە یەکەمیان چاکسازی لە سیستەمی دابینکردنی خواردن لە خۆراک بە تایبەتی لە قوتابخانە حکومیەکان هەروەکو باسمان کرد تاکە شوێنێک کە خواردن بە شێوەی سەرەکی لە ڕێی حانوتی و پێشکەش بکرێ بەس قوتابخانە حکومیەکانن لە قوتابخانەی ناحکومی لە باخچەی حکومی لە باخچەی ناحکومی چێشتخانە هەیە مەطبەخ هەیە خواردن حازرەکە و دەدرێتە منداڵن لێ ڕاستپادەی ماوەیە قوتابخانە حکومیەکانیش بەو شێوەیە لێ بکەن حانوتەکان بگۆڕن بکرێتە چێشتخانە لەوەی وەکو شوێنەکانی تکەی لێرێ بەڵێ باش ڕاستپاردەی دووەم بەهێزکردنی لیژنەکانی چاودێری یعنی لیژنەکانی چاودێری لۆیان هەبی کە سەردانی شوێنەشەکەن خواردنەکەی ناتەندروستە سزای بدەن سزایەکەش وەکو لە ئینگلیزی پێرێن دەبی ئیسکەلیتینگ پەنیشمنت بێ واتە چۆن یعنی لۆ نمونەکە یەکەم جار دەچێت شوێنەشی ڕێنمایەکان جێبەجێ ناکە تو ئاگدارکردنەوەی شێدەیە جاری دووەم ئەگەر چیەوە جێبەجێ نەکرد نابی ئاگداری دووەم بدێ دەبی ئەو جارە لۆ نمونە سزاکەی قورستر بێ دەبی لۆنە هەفتەك دایخێ دووبارەی کردەوە جادە بێک جاری دابخرێت نەک لۆ نمونە جاری یەکەم چووی ئاگداری بکەوە جاری دووەم هەر جێبەجێ نەکرد هەر ئاگداری بکەوە ینی کەسەکەش بە هەندی وەرنەگری باش ڕاستپاردەی سێم بەشداری پێکردنی داکوبابانە بەڕاستی داکوبابەکان ینی نزیکترین کەسن کە لەوەی خەمخۆری ئەوی بمزان منداڵەکەیان چ دەخوا و ئەوەی دەخوا تەندروستیانە دەبێ ئەوانش ڕۆڵی زیاتریان بدرێتێ بەڵێ یەکەشکە ئەوەی دانانی نیوتریسکۆر و نۆڤا کلاسیفیکیشن ئەوەی کە باسمان کرد نیوتریسکۆر نۆڤا کلاسیفیکیشن پێشنیاری بە یەکەین هەر خواردنێک لە قوتابخانە و باخچەکان هەیە لۆگۆیەکی نیوتریسکۆر و نۆڤا کلاسیفیکیشنی لێ بدرێ ئەو کاتی ئەگەر کەسێک خوێندەواریشی نەبێ خوێندەوارش سادە شێوی دەزانی ئەو خوانەی دەخوات تەندروستیان نە ئەوە وەکو بیدایات دواتر دەکرێت لە سەرانسەری کوردستان لە هەموو مارکێتەکان و لە هەموو ئەو شوێنانێک خواردن لێ فرۆشرێ ئەو نیوتریسکۆر و نۆڤا کلاسیفیکیشنە هەبی ئەو کاتی وەکو گوتم کەسێک نەخوێندەواریش بی کە خواردنەکی دەبینی لۆگۆیش کەسشی پێوێ و ڕقم یەکەوە PTA تێدەکا دەرێ خوانەکەم باشە بەس ئەگەر ڕقم چارێکی سۆر ببینی و حرفیەکی گەورە کرا بە لۆگۆی سۆر هەر ئەوەندە بەسە لەوانێ پێ بترسێ دەرێ و دیارە خواردنەشی زۆر ناتەندروستە باش ئەو شتێکە لە ڕاستپادەکانیت کە لە ڕاستپادە سەرچەکانیت کەەوە بوو کە ڕێنمایەکان نوێ بکرێنەوە بە شێوەک هاوشانی ڕێنمایە جیهانیەکان بی لۆنێ منە ئەمە کەنەدیان ئەمە تقریبا تەماشا هەموو گایدلاینەکە نەک هەمووی بە زۆربەی هەر زۆر ئەو گایدلاینان ئەو ڕێنمایە خۆراکیانەی لە سەر تاسەری جیهان هەیە بەتایبەتی لە وڵاتی پێشکەوتەکان لۆ نمونە کەنەدا یابان کۆریای باشوور وڵاتەکانی جیرانمان وەکو سعودیا و بابرین ئێران و ئەو بابەتانە هەموومان تەماشا کرد پێشنیاری ئەومان کرد کە ئەمە ڕێنمایەکی نوێ دروست بکەین هاوشانی ئەوان بی بگرێگەر هەوڵدەین بالەوانیش باشتر بی لۆنە باش ڕێنمایەکان جێبەجێ بکرێن و بگاتە دەستی هەموو کەسێک ینی کە ڕێنمایەکان نوێ بکرێتەوە ئەو جارە هەموو داکوباب و هەموو مامۆستایەک و هەموو منداڵەکیش ئەو ڕێنمایانە ببینی نەک بەس بکرێتە چەند پەڕێک و لە شوێنەشدا بنرێت و تۆزی لەسەردا بنیشی جێ دڵخۆشیە کەمە ئەو نەتیجە کە ئێستا لۆنگۆم باس کرد لەگەر وەزارەتی پەروەردە و تەندروستی شلۆمان باسکردن حاڵ و مەسەلەکە بەو شێوەیە بەڕاستی زۆر باش بەدەمانەوە هاتن ئەوە بۆ بڕیاردرا لە مانجی هەشت وەرکشۆپێک ڕێخسترا وەزیری پەروەردەش ئامادە بوو دکتۆر ئالان هەروەها نوێنەری وەزیری تەندروستی و تقریبا هەموو بەڕێوەبەرە گشتیەکانی وەزارەتی پەروەردە و تەندروستی ئامادە بوون لەوەی ئەمە ئەو شتە ئێستا بەنگۆم گۆ بەوانمان گوت بەڕاستی ئەوانش زۆر متەئەسیر بوون حتا دکتۆر ئالان ئەو کاتی گوتی ئەمە قسەکانتان تەواوە و ئەمە دام پێدانەی کەمە بەڕاستی ئەو مشکلانەمان هەیە و دەمانەیە بەڕاستی حەلیشی بکەین لۆیە وەکو هەنگاوەک هەر ئەو کاتی ڕێک دوایەوەی کە نەتیجەکانمان لە بۆ باسکردن داوای کرد کە ئەمە ڕێنمایەکی دروستکەین وەکۆی ئێستا باسم کرد ئێستا من کەنەدیان فود گایدلاینتان پیشاندەم ینی سیستەمی خۆراکی کەنەدی لۆ قوتابخانەکان گوتی شتێکی وامان لۆ دروستکەن کەەوە مانجی هەشتی 2025 بوو ئەمە لەو کاتیەوە دەستمان پێکردیا ئێستا تقریبا ڕێنمایەکان حازرن بەڵام کاتی پێداچوونەوەیە لە ئێستادا لیژنەی پسپۆر لە وەزارەتی تەندروستی پێداچوونەوە بە ڕێنمایەکانەکەن و دوای ئەوە لەوانەیە بیدێنە وەزارەتی پەروەردەش ئەوانش ڕێنمایەکانی خۆیان تێبینیەکان لەسەر بنووسن و چاچ بکەین و ئەگەر شتەکان بە باشی بڕوە ئەگەرەک هەیە لە ساڵی دابێ ئەو ڕێنمایانە قبول بکرێت و
بە قوتابخانە و باخچەکان بڵاو بکرێتەوە ئەگەر ئیشەکان وەکو پێویست بڕوە. ئەوە بابرێن ئەوەی کە وەرکشۆپەکەی باسمان کرد دکتۆر ئالانیش ئامادە بوو، دکتۆر فەلاحیش وەکو نوێنەری یونیسف و منیش لە ئەوەکەم پێشکەش کرد ئەنجامەکان. بەر لەوەی بێمە سەر تێبینی پرسیارەکان ئەوە کەنەدیان فود گایدلاینە، ینی گایدلاینی کەنەدی لە خۆراک و لە خۆراک قوتابخانەکان بەو شێوەیە. هەروەکە بینن بەرگەرچی سەرنجڕاکێش بە ئینگلیز پێرن یوزەر فرندلی، ینی ئەوەی کە حەزی لێ کە کتابەکەی بینی لەوانە حەزی بستێ بخوێنیتەوە، بەس باسیۆش نکرێت خوانێک ڕێگە پێدرابی چ خوانێک ڕێگە پێ نەدرابی، باسوێ کرا کە ئەتو کو دەستت بە جوانی بشۆی چ خوارنەکی چەند بخۆی چ خوارنێک ئەگەر زۆری لێ بخورێت چت لێ دێ، ینی وردەکاری زۆری تێدا و زۆر سەرنجڕاکێشە. هەروەکەی بینن ئەمەش پێشنیارمان کرد شتێکی لەو شێوەی دروستکەین وەکو باسیشم کرد دکتۆر ئالان بە سوپاسەوە هەر ئەو کاتی گۆتی شتە چوامان لۆ دروستکەن. وەزارەتی تەندروستیش دووبارە ئەوانیش بەدەمی و هاتن و بەڕسمی داوایان لە یونیسف کرد کە شتە چویان لۆ دروستکەین و ئێستا لەو مەرحەلەیە کە باسم کرد تیمە پسپۆر لە وەزارەتی تەندروستی پێداچونەوە لە بۆ ئەو ڕێنمایانە ئەکات. ئەگەر تێبینی و ئەم قسەکانم تەواو بوو، ئەگەر تێبینیەکیان پرسیارەکەیە کاک دکتۆر هیمدار فەرموو. دەستەکانت خۆش کاک دکتۆر، زۆر زۆر سپاس. بەڕاستی بابەتەکە زۆر گرنگە و پەیوەنددارە بە هەر هەمومان، هەر هەمومان وەکو گەورە، وەکو دایک و باوک، وەکو خوشک و برای گەورە، ئەو وەکو بەرپرس لە نەوەکانی ئایندەش، هەروە لە ناوەندەکانی خوێندنیش. بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە کە ئەو توێژینەوە بەو شێوە پرۆفێشناڵیە ئەنجام دراوە. هەرچەندە ڕەنگە من تێبینیم لەسەر ژمارەی سامپڵی قوتابخانەکان هەبوو بێ، بەڵام وەکو دەستپێک شتێکی زۆر باشە، چکە نازانم توێژینەوەکە بە چ شێوازێک ئەو قوتابخانانەی دیاری کردو، لە ناو شارن، لە دەوروبەرن، لە گوندەکانن، چکە ئەکید ینی ناڵێم گوندەکان هەمووی ئەوانش حانوتیان هەیە، بەڵام مەبەستمەوە بوو. بەڵام بەڕاستی شتێکی باشە ئەوەی جێی سەرنج بوو کاک دکتۆر، ئەو مەسەلەی نیوتری سکۆرەکە و نۆڤایەکە زۆر زۆر گرنگە، گرنگی پێ بدرێ وەکو بەرزکردنەوەی هۆشیاری سەرەتا دایک و باوک و بەخێوکاران اینجا بۆ ناو منداڵەکانیش و بۆ ناو خەڵکەش. ینی ڕەنگە تا ڕادەیەک گۆڕانکاری هەبوو بێ. ئێستا خەڵکێک هەیە متابعی تاریخی ئەکسپایر دەکا، خەڵکێکەیە متابعی ئەو نیوتری فاکتەکەی دەکا، ینی بزانی چی تێدایە، بەڵام هێشتان زۆر زۆر کەمترە لە چاو ئەوەی کە پێشبینی دەکرێت. کۆمنتێکی کاک دکتۆر فەلاح هەبوو کە باسی لە دوایین توێژینەوە دەکرد، ئەگەر بیاوێ بەخۆی باسی بکە بۆ تەمەنی هەندێک گەورەتر، وابزانام 13 لە بۆ 17 ساڵی بوو. دوایەوەش کاک دکتۆر وەلی ئەگەر کاک دکتۆر فەلاحیان دکتۆر کەیفی شتێکیان لەبیر کردیە تو دەتەوێت باسی بکەی پێشەوەی دەرگای گفتوگۆیەکە بکەینەوە. کاک دکتۆر فەلاح دەتەوێت باسی ئەو دوایین توێژینەوەکە بکەی لەسەر وابزانم قەڵەویە لەو تەمەنەی کە گوتت 13 لە بۆ 17. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ دکتۆر کەیفی، بەڕاستی زۆر بە جوانی ئەدایی کرد، پرزنتێشنێکی زۆر باشی کرد بە هەمان شێوەی کەوا دووجاریکەش پرزنتێشنێکی هەمان شێوی کرد و بەڵام ئەم جارە لەوانی دیکە باشتر. دەبانە و توێژینەوە گلۆبال سکول بیست ستودنت هێڵت سەرڤەیە کە ڕێکخراوی WHO کردیتی، تازەترین با بڵێن توێژینەوەیە کە کراوە لە عێراقیش. سامپڵی عێراق ئەڵێ وەکو کە هەر سکرین شۆتێکم بۆ داندانە percentage of students who were overweight کە BMI-یان بەکارێناوە، ئەگەر تەمەشایکەن تۆتەڵی 32.5% مناڵانی ئەو تەمەنە کە 13 بۆ 17 ساڵە ئۆڤەروەیتە. ئەمە شتێکی زۆر زۆر مەترسیدارەوە. هەمان یەکەگرێتەوە لەگەڵ ئەو توێژینەوەی کە دکتۆر کەیفی لە دەستپێکی قسەکانی ئاماژەی پێدا کە قەڵەوی و کێش زیادی بۆتە دیاردەیەک. یعنی ئەگەر ئێمە بۆی ئاسانتر لی تێبگەین، ئەگەر هەر سێ مناڵ ببینین لە هەر سێ منداڵێک کێشی زیادە لەو تەمەنەیە. یعنی ئێمە با بڵێن ئۆڤەروەیت ینی کێش زیادی، بەڵێ کێشێکی زۆر زۆر گەورەیە. مانای چییە؟ مانایەوەیە تۆ ئەو نەخۆشیانەی کەوا درێژخایەنە پێوترێ نان کەمینیکەبڵ دزیز کە پێشتر لە تەمەنی 50 ساڵی و
بەسەرەوە و 40 ساڵی بەسەرەوە خەڵکی تووشیە بوو ئەوە تەوقعیەوە بکەکەوە لە ساڵانی داهاتوو لە تەمەنێکی زۆر بچووک منداڵ تووشی بێ ینی ئەمە کێشەکەی ئەمە با بڵێن مەترسیەکە لێرەیە تۆ شەکرا ئەمان 20 جاران لە تەمەنی سەروی 50 ساڵیەوە یانوت ئیتر تووشی شەکرابی ئەگەری توشببوونی بە شەکرێ بەڵام کە ئۆڤەروەیت بوو کە کێش زیاد بوو ئەوە مەترسی توشببوون بە شەکرش زیادە بێ یعنی ئێمە تەوقعیەوە بکەین کە لەو تەمەنەشا ئیتر مناڵ وردە تووشی شەکرە بێ و شەکری جۆری دوو نەک جۆریەک جۆریەکەممان نەزانین لە تەمەنی بچووکیەوە لی دەرەکەوێ بەڵام شەکرەی جۆری دوو کە با بڵێن پێوتێ تایپ 2 دایابێتیس میلیتس ئەوە بۆی هەیە کە لەو تەمەنەیە با بڵێن دەرکەوێ ئەمەیە مەترسێکەمان جگە لە چەندین نەخۆشی دیکە کە با بڵێن ڕەبتێکی سەرەکی هەیە پەیوەندیکی سەرەکیە بە زیادبوونی کێش ینی ئەمە مەترسیدارە بەڕاستی یعنی ئەم ڕێژەیەکەوە ئەوها زۆر بووە ئەمە توێژینەوەیکی کەشە کە WHO کردێتی و 2025 ینی ئەمە حەزم باسی بکەین بەڵام دوایین تێژینەیەکە لەسەرم دەستەکان خۆش کاک دکتۆر جان زۆر سپاس کە ئەوەت لەگەڵ بەشکردین دووبارە زۆر سپاس لە بۆ کاکتۆر کەیفی کاکتۆر وەلی ئەگەر شتێکت هەیە پێشەوەی بچینە پرسیاری بەشدار بوون مەجموعەیەک کەس پرسیاریان ناردووە هەندێکیش دەستیان بەرز کردوەوە کاکتۆر وەلی ئەگەر دەتەوێت شتێک لەبیر کرابێ بڵێ فەرموو. نەخێر دەستیان خۆشبی هیچم نییە من دەست و چاوت خۆشبی زۆر سپاس با مامۆستا فاتیمە وەرگرین کە دەستی بەرز کردەوە فاتیمە قادر فەرموو مامۆستا. سلااوت لێبێ مامۆستا. من مامۆستا فاتمەم لە زانکۆی سەلاحەدین لە هەر لە پسپۆڕێگەشم چونکە نیوتریشنە پێم خۆش بوو زۆر خۆشحاڵین فەرموو. زۆر سپاس دەستەکانتان خۆش بابەتەکە زۆر بەسوودە و زۆر پێویستیشە لەسەر داهاتووی نەوەکان من و داهاتوی کوردستانمان چکە خۆدانەزان مناڵان لە ئێستاە داهاتوی وڵاتانی هەر وڵاتێکن کە ئێمە باسی بکەین ئەو توێژنەوەی کە ئەگەر باسی بکەم ئەو بەڕێزانان کردویانە منیش هاوشێوەیەک لەو توێژنەوەم ساڵ 2025 کرد تقریبا ئێستاوا لە بڵاوکردنەوەیە ئەو کاتی ویستم پەیوەندی بە دکتۆر وەلی بکەم بەڵام نەمتوانێت ئەویش بە بۆنەی سەرقاڵیەوە چونکە بیستم توێژینەوەیەک دەکەن لەگەڵ نووسێ بەستە فاسیلەکەم نەزانی بەڵام ئەوەی ئێستا کە بابەتەکەم زانی ناوڕۆکەکەی پێ خۆشحاڵ بووم نامێت زۆر کاتان بگرم بەڵام ئەوەی تێبینیم کرد منیش تقریبا نزیکەی 200 کەیسم هەبوو لە قوتابیانی لە توێژینەوەکەم تەنهای مەکتەبم وەرگرواتە بەختی ساوایانم وەرنەگرت لێرەدا من سەرنجمدا کە خواردنەکانیان لەگەڵ منداڵەکان و دایک و باوکەکان و مامۆستاکانیش قسەم دەکرد ڕاستە منداڵانی هەژار نشینیان ئەوانی حکومی پارەیان دەدرایە دەهاتن خواردنیان لە مەکتەب دەکڕین لەگەڵەوەشدا لە کاتی چوونەوەیان لە فیان دەکڕین باشە بەڵام پرسیاری چیم لێ دەکردن ئایا لە کاتەکانی دی ژەمەکانی دی چی دەخۆن ئەوەی خۆش و خواردنی خۆمانیان زیاتر دەخوارۆک و چێشت کە ئێمە چێشتی کوردەواری ئەوانە زۆر شارەزان هەبوو و تێبینیشم کرد زیاتر چاڵاکتر بوون لەو منداڵانەی کە لە قوتابخانە ئەهلیەکان بوون کاتی خەوشیان باشتر بوو بەڵام من لە تێبینی لە ئەو منداڵانی کە لە ئەهلی بوون ئەوەیان باش بوو منداڵەکانیان بۆ خۆیان لاانچ وەکسیان دێنم یان ئەوەی سیستەمی ئەوە بووکە لە چێشتخانەکان خواردنیان بۆیان ئامادە دەکرد لە سەیری خواردنەکانیانم دەکرد زۆر تەندروست بوو وانە بۆ خۆشتان ئەوانی توێژنەوەکان کە ئێستا و بەڕێزانە کردووە شارزای بوون کە خواردنی تەندروستیان بکردنەوە بەڵام کێشەکە لەو بوو نازانم ئێوە تێبینی ئەو شتتان کرد یا خودنا بەداخەوە زۆرێک لە منداڵەکان ئەو خواردنانیان زۆر پێ نەدەخورە خواردنە تەندروستەکان چونکە ئەوان حەزیان دەکرد بەڵام منداڵەکانیان دەخوارد لەلایەکی دیکەوە کە دەبینم هەبوو لانچ بۆکسی دێنا دەمکردەوە دەمگوت ئەی دەبیستە لەوانێ خواردنی ئامادەکراوی تەندروست بێت بەڵام بەداخەوە سێدەکەم دایک و باوکەکە فاسفودیان بۆیان دانابوو ئەوەش لە منداڵانی ئەهلی زیاتر نازیان پێ دەدرا و مامۆستاکانیان دەتوانی زیاتر قسە بکەن بەداخەوە وای کردبوو کارگەری منداڵەکانی شەوێ چاڵاکیان کەمتر بوو لایەنی زیرەکیان ئەوە تر بوو یعنی پرسیار شتم لیان دەکرد بۆ دیارتر نەبوون من نازانم
مەجای بس من برادرانی یەک تر پێم بدەین؟ خۆش ئەوەیە ئەو ڕێنمایی ها باسی ئەوش ناکرد کە دایک و باوکان تەداخل بکەن چونکە بڵێنەڵی لە مەڵەوە فێر دەکرێن ئەنجە دێنەوە بۆ دایەنگە و یعنی باختی ساوان و مەکتەبەکان پێویستە دایک و باوکان پەروەردەیان زیاتر بکرێ لایەن ڕۆشنبیریان زیاتر بکرێ ئەنجە ئەوە یعنی نەک بڵێن منداڵێک بێن و لە کۆڵی بکەنەوە. دەست خۆش بێ مەمنون مامۆستا فاتیمە سپاس لە بۆ بەشداریت. مامۆستا ئاسۆ مەحموود دکتۆر کەیفی دوای یەک دوو کۆمنت ئەوجە دوای دەتوانی قسە بکەوە یان وەڵامیان بدەیەوە ئەگەر شتێکە بوو. مامۆستا ئاسۆ مەحموود دکتۆر گیان دەستچاوتان خۆش بێ موفق بن ئینشاءڵڵا. ورنەوە کتێبێک هەبوو نازانم دکتۆرانی بەڕێز ئەو برادەی لە یونیسێف و کاکتۆر وەلیدیش چەند ئاگادار بن ئەمە کتێبێکەوە کوین لەلامە پرۆگرامی پەرپێدانی هۆشایی تەندروستی لە دەستگا پەروەردەیەکانە هەڵەتە جارێ بۆ خودی وەزیری پەروەردە من با بڵێن پێشنیازم کرد کاتی خۆی بزانم وەزارەتی سەحا بە هاوکاری دەستگای هۆشایی تەندروستی با بڵێن ئەم کتێبەی لە ساڵی 2013 چاپ کردووە و ناوەڕۆکەی ئەمانەی لە خۆ گرتووە ئەویش باسی تەندروستی دەرونیەکە خۆراک و تەندروستی دەرمان و سەلامەتی دەرمان تەندروستی دەمودان ژینگەی تەندروست جوڵان و وەرزشکردن جگەرە و نێرگە لە کێشان و هۆکاری بە هۆشتنی وێدەنگ وچەی HVI و ئارایش و جوانکاری پاک و خاوێنی لەسەر شێرپەنجەی مەمک و ئەو شتانەوە بنەماسەرەکانی فریاگوزاری سەرەتایی کێ زۆری و قەڵەوی مەبەستم دکتۆری بەڕێز یعنی استراتیژەکە ئینی با بڵێن وەزارەتی پەروەردە گەر شتێکی وای هەبوایە ئەجێندایەکی وای هەبوایە یعنی بەدڵنیاییەوە کاریگەرێکی ئەو تۆی باشیە بوو لەسەر مامۆستا و پەروەردەکاران لەسەر دایک و باوکان هەڵبەتە کاتی خۆشی با بڵێن کەوە وەزارەتی پەروەردەیان دانابوو ئەم مەنهەجێتیا بوترێتەوە حساباتی ئەویان کردووە کە لە سابی سحوتی دانیشتوانی هەرێمی کوردستان با بڵێن خوێنکار و قوتابی پێکی هێنێ ئەگەر ئەم شتە فکرە سەر بگرێت چۆنەڵێ زیاتر بەناو دانیشتوانی هەرێمی کوردستانە فکرەکە وەکو هۆشیاری بڵاوە بێتەوە بەڵام یعنی من ئەم شتم پێشناس کردەوە بۆ وەزیری پەروەردە نازم بۆ فەرامۆش کراوە ینی شتێکی زۆر گرنگە یەک خاڵی تریش بەدەر لەم کتێبەکە PDF من لامە لە ڕاستیە من مناڵێکم لە ڕاوزە بوو بەڕاستی یادمە تقریبا لە ڕۆژانی چوارشەمان نەڕۆشتەوە بۆ لەبەرەوەی خواردنێکیانە بووناوی سپاگێتی بوو دکتۆری بەرز لە پێشتر ئاماژەی پێکرد بەڕاستی من قەنەعەتم وایە زۆر جار با بڵێن بەڕێوەبەری باخچەیەک توانێ عنی شتێکە تۆ کارنامەیە لە وەزارەتەوە دابەزێ کە مناڵای خوا خۆر ناکرێت بە زۆر ئیجباریکەی ئەکرێت لای خۆیەوە با بڵێن لە ڕووی نرخەوە کە هەرچەند با بڵێن هەرزانیش بکەوێت پێک هاتەوە بەهای خۆراکی باش بێ بگۆڕێ بە شتێکە مناڵ حەزی پێ بکە دەستچاوتان خۆش بە کاتی زیاتری بەرەسانێک نازانم چاوت خۆش زۆر سپاس کاکتۆر کەیفی کاکتۆر وەلی دکتۆر فەلاح ئەگەر ویستان کۆمنت لەسەر ئەو دوو بەڕێزە بدەن قسەکانیان بەڵێ باش بلەی مامۆستا فاتیمەی دەست پێکەم دەست خۆش بی لۆ بەحسەکەی ڕاستی ئێمە ئاگدار نەبووین ئەگەرنا پێم وایە ئەگەر لەگەر دکتۆرەوەلی ئاگدار بین کە خەریشتش لەو شوەیە لەوانەیە هەوڵمان دابا ینی ئیسفادە لە یەکدی بکەین بە یەک و ئیشەکە کرابە ئەلموهیم خێری سێدابی بەنسبەت ئەوەی کە گوتی کە پێویستە تەرکیزێکی زیاتر بخرێتە سەر داک و بابان چکە لە داک و بابە دوای پەروەردەیەکە دوای دێتە داینگەکان ڕاستی ئەمەش هەوڵماندە ئەو ڕێنمایە نوێیانە تەنها ئەوە نەبیبرێن ئەوە هەمووی بابرێن پێویستە وەزارەت تەندروستیەوە بکە وەزارەت پەروەردەوە بکە و ئەوان کە هەمووی پشتی لێ بکاتەوە نەخێر ئەمە تەرکیزێکی زۆرمان هەوڵماندە تەرکیزێکی زۆر بخێنە سەر داک و بابەکان کە بەڕۆڵی خۆیان هەستن مامۆستایەکان حتا منداڵەکانیش بە دوای ئەوانیشدا ئەوجا دەبی وەزارەت بە ئیش خۆی وەستی دەبی بەڕێوەبەرەکان و مامۆستایەکانش بە ئیش خۆیانوەستی ینی هەوڵماندایە هەموو کەسێک لە هەر کەسە و لە لای خۆیەوە هەوڵدا ژینگەکەی باش بکە نەک بە تەمای لایەنش بکرێت و پشتی لێ بکرێتەوە بەنسبەت ئەم کتێبەی مامۆستا ئاسۆ باس کرد بەڵێ ئەمە ئاگداری ئەو کتێبەی بووین نوسخەشمان لەلا هەیە بەڵام پێم وابی ئەوە ئیسەردەمی دکتۆر ڕێکەوتیە ئەگەر غەڵتم 2012 شتێکوایە ئاماژەشت پێکرد مامۆستا ئاسۆ ئەو کتێبەی باست کرد لە گەریمە جیاوازەکەی ئەوەیە ئەمە هەوڵماندایە تەرکیزمان بەست لەسەر شێوازی ژیانبی چکە گەر هەموو ئەو بابەتانی کە لەو کتێبەی باست کرد هەمومان تێکرد باوە بەو شێوەردەکاری کە ئێمە ئێستا هەوڵماندایە بیکەین
لەوانەیە کتێبەکە زۆر گەورە بوو بە بەڵام لە داهاتوشدا ئەگەرەکە کراوێ دەکرێت زیاد بکرێ دەکرێت کتێبە چنوێ لە دەربکرێ ئەو بابەتانەی تێدابی کە مامۆستاسۆ باسی کرد و باسیەوەی کرد کە مامۆستاسۆ باسی کرد کە ئەو ڕێنمانێکە بڵاویش دەکرێت کومەوە بکەین ئەوە بگاتە زۆرترین کەس بەڕاستی مە خەممان لەوەش خواردیە ینی پلانمان ئەوەیە کە بە شێوازە چوا بکرێ کە هەموو وەکو باسم کرد هەموو داکوباب و مامۆستا و منداڵک ئەو ڕێنمانەی بگاتە دەست یان بیبینی بەلایانی کەم ئەوجە لە ڕێی مۆبایلەوەبی بە هارد کۆپی بگاتە دەستی بەڵام هەدەفەکەمان بەو شێوەیە ئەگەر دەست خۆشبی زۆر سپاس کاک فەلاح ئەو چارتێکە لەسەر شاشەیە بەڕاستی شتێکی زۆر گرنگە ئەگەر بتەوێت ڕوونی بکەوە بەتایبەتی ئەو چوارچێوێک کە کاریگەری هەیە لەسەر ئەو بژاردانەی منداڵ بالضبط منش حەزم لێ بوو کە من لە سەرەتای با بڵێن قسەکانم ئاماژەم بەوەدا کە چوارچێوەی با بڵێن کاریگەرکردن یان تاسیرکردن لەسەر هەڵبژاردننی خۆراکی تەنها کەسەکە نییە تەنها مامۆستا نییە بەڵکۆ گە سێری بکەی لە ئیندیڤیدوەڵەوە دەست پێەکە ئیندیڤیدوەڵ تاکە کەسی تر ئەم حەزەکەی حەزی خۆی و چۆن لە با بڵێن پەروەردەکراوە چۆن لە ماڵەوە چ جۆرە خۆراکێکی بۆ دیاری کراوە وەکو تاک ئەنجە دوایەتی ئینتەرپەرسنەڵ فاکتەرێ ئەو فاکتەرانی کە جاری وایە کاریگەریەکان با بڵێن کاریگەری خێزانە کاریگەری کۆمەلگایە کاریگەری هاوڕێیە لەسەر کەسەکە بازنە گەورەکە لەوە گەورەتر ئۆرگەنایزیشنال ئینڤایرۆمنتە ئێمە باسی قوتابخاناکەین نێرە ئەو ئینڤایرۆمنتەیەکەوە خۆراکەکەت بۆ دابینەکات تۆ ئەگەر حانوتەکەی کە لە بەردەم قوتابخانەیە ئەگەر حانوتە دوکانە هەر شتێکە ئەگەر ئۆرگەنایزیشنێکە بێ کە با بڵێن ڕێگە بەو با بڵێن ئەو دوکانە نەدا کە ئەو جۆرە خۆراکە ناتەندروستە ئەفرۆشێ ڕەنگە منداڵەکەش دەسی نەگاتە با بڵێن خۆراکە ناتەندروستەکە اینجا بەشە بازنە هەموو گەورەکە ئەوەیە کە پۆلیسی لێڤڵە یعنی سیاسەتی ئەو وڵاتە پۆلیسی وڵاتە یاسای ئەو وڵاتە ئایا یاسایەکەیە کە ڕێگە لە مارکتینگ بگرێیان نا چکە بەڕاستیستە کێشێکی هەرە گەورەی هەموو جیهانەوەیەکەوە مارکتینگەکرێ بۆ ئەم بازرگانیەکرێت بۆ ئەم مادە ژەهرە ئاتوانین بڵێن نای بنین ئەگەر ڕاستتر بیڵێن کە ئەڵترا پرۆسست وەکو ژەهر وایە یعنی ئەوەندە باوڵێن نیوترنتی تیانە ئەوەندە خواردنە خۆراکیەکانی تیانە ئەوەندەی کە مادەی دیکەی تایە بۆیە یاسایەکەیە چوارچێوەیەکی گشتی هەیەکەوە ڕێگرێ لەم بابەتە ئەمە بەڕاستی کاری تەنها وەزارەتی پەروەردە نیە ئەوەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد چەندین وەزارەتی دیکایە دەبێت تەداخلی ئەم بابەتە بکەن کە نێڵن با بڵێن بازرگانی و بە بازارکردن بۆ ئەو مادە خۆراکیانە بگرە نەک لە سەر ئاستی با بڵێن کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهان ئەمە کێشەیەکی هەرە گەورەیە و با بڵێن زیاتر لە ڕێکخراوێک زیاتر لە حکوومەتێک زیاتر لە جیهەتێک کە کار لەسەر ئەم بابەتاکەن لەسەر ماکرۆ لێڤڵ کە حەزم لێ بۆ ئەم بابەتە باست خۆش بێ دکتۆر جان زۆر زەڕوری بوو دەست چاوت خۆش بێ زۆر سپاس بەڕێزێک باسیەوەی کردووە ینی دەڵێ من وەکو دایکێک حەزەکەم منداڵەکەم خواردنی تەندروست بخوا نرخەکەشی لەلام زۆر گرنگ نییە ئەگەر تەندروست بێ بەڵام حانوتەکان یەک ئەو جۆرە خواردنەی بەردەست نییە دوو وەکو کاک دکتۆریش تازە باسی کرد دەبینی لە برادەرەکانی هاوڕێکانی بەدەستی منداڵی ترەوە ئەو شتانە دەبینێ و ڕەنگە حەزی پێ بکە بۆیە ڕەنگە ئەو تووشی ئەو کێشەیە ببین ینی مامۆستایەکی تر مامۆستا فاروقیش نامەی تایبەتی نردووە دەڵێ دوو منداڵم لە باخچەیەک بوون 195 یان لە 195 خواردنەکانیان تەندروست بوون بۆیە زۆر کەم نەخۆش دەکەوتن کە ئەوش جێگەی دڵخۆشیە بەڕێزێک دەستی بەرز کردوتەوە بەس لای من BIG بیک دەرچووە ئەگەر فەرموو دەتوانی مایکەکەت بکەوە خۆشت بناسێنی زۆر باشترە ئەمن مامۆستا سرووەم وەڵا نازانم دەنگم دێ دەنگت دێ مامۆستا سرووە فەرموو وەڵاهی لێرە باسی هەندێک خواردنی ینی چێشتخانە ئەهلیەکان کرا بەلایانی باش نازانم ئەو نمونانەی کە وەرگیرابوون
ئەوە نەتیجەی توێژینەوەکە بوو. جەنابەت چیت وەڵاهی هەیە فەرموو بەبێ ناوهێنانی هیچ شوێنە نانە ناوهێنان قسەکانی نا. خۆت بکە. بەس ئەمن بە هیچ شێوەیەک لەگەر ئەوەی دانیمە کە باز دەکرێت خواردنی قوتابخانە ناحکومیەکان تەندروست بی. چونکە یعنی ئەمە بە خۆم کە لە ناویان ئیش دەکەم لە نزیکەوە ئاگادارم ئەو ڕوونەی بەکاری دێنن ئەو برنجەی کە دەکڕن ینی بێجگەلەوەی کە بەها خۆراکیەکانی زۆر کەمە بە شێوازی ئامادەکردنەکەشی زۆر خراپە. ناتەندروستە هیچ شتێکی وهای فەرق نیە لەگەڵ خواردنە حکومیەکان. هەتا لێرە باسی ئەوەش کراکە ساڵانە ڕێنمایی ئەوە نوێ دەردەچی بڕواب کەم لە هەولێرێدا دەنیشم. یعنی هەموو ساڵی سەرپەرشتیارمانی هەتا ئێستا هیچ ڕێنمایەکی نوێ بەمە نەگەیشتێ نوێیەکان نەگەیشتێ دەست هیچ نەگەیشتی. ئێستا کە پێش ئەوەی ئەو بابەتەکەی دەست پێ بکەین ئەمن گەڕامەوە لە گروپی باخچەی خۆمان کۆنەکە ینی ئەو ساڵ کە دەیاندرایەوە بڕوا بکە وەرەقەچیان دانایە نازانم چەند ساڵە ئەو وەرەقە لەو گروپانە دێوداڕوە. یعنی ئێستا حەز دەکەن دەتانم ینی بەس لەناو ئەو لاپتۆپەم نیە لە بۆتان شێرکەمەوە ئەوە دادەنرێتەوە ینی ئەوە بۆشانە کەونەکەدا دەندرێتەوە. ینی بەوش ینی هەندێک لایەن ئەرێنی باسکرا بەڕاستی ئەمن هیچ ئەو ئەرێنیانم بەبەرچاوی نەکەتە. دووش یەک شتیت کە جویستم باسکەم باکاتان لێ نەگرم داکو باب هیچ سیستێبینێکیان نیە لەسەر خۆراکی منداڵی. ئەمن ئەو ساڵ نزیکی لە باخچە چیمە 125 منداڵم هەیە بڕوا بکە یەک داگ نەهاتێ لە باخچەی گلەی لە خۆراکی بکە کام باوچی داکە چی بەخۆم گلەیم لە خۆراکەکەی هێکە ئەو منداڵی من لەو شوێنی ینی داکوباب زانیاری ڕاستە لەوانە ئێستا وەختێک بی داکوباب زانیاری زۆر بە باشی پێ بگە بەڵام هیچ داکوبابک نازانی کە خۆراکەکە گرنگترە ئەوەی دەستە ناو مەعیدەی لەوەی گرنگترە کە ئەو زانیاریانەی دەستە ناو مێشتی منداڵەکەی بەداخەو ینی داکوباب هیچ زانیارەتی ئەو تۆیان نییە لەسەر ئەو خۆراکانی کە دەستە ناو جستەی ئەو منداڵیان. دەست و چاوت خۆشبی زۆر سپاس مامۆستا خۆشحاڵن کە لەگەڵمان بووین. بەڕێزێکی تر نووسرا تێکنۆ LF7 ببورە نەگە بتوان ناوەکانی خۆتان بگۆڕن زۆر باش دەبی بەڵام کێشەمان نابی فەرموو مامۆستا فەرموو. ئەو کاتەوە باشتر زۆر سپاس مامۆستا. گوێت لە دەنگمە؟ بەڵێ جێ بەحەقەت ئەم ئیسماعیل حەسەن سەرپەرشتیاری پەروەردەی سەرچاو مامۆستا جان خۆشحاڵی بابەتەکەتان بابەتێکی باش بوو دەستپشتان لەکەم ئەوەی کە ئەم پێم باشەوەکو پێشنیار بکرێت یەک بە مەنهەجکردنی خۆراکی تەندروست وەجێکردنەوەی لە نێو پرۆگرامەکانی خوێندن لەسەر جەم قۆناغەکاندا بەپێی بابەتەکانی خوێندن. دووەم ناچارکردنی فرۆشگاکان بە دروستکردنی نمونەی خۆراکی تەندروست بۆ نمونە شەربەتی فرێش لە ڕێی جیهازی تایبەتەوە میوەکان ڕاستەوخۆ بکرێن. خاڵێکی تر ڕێنماییکردنی خولی خۆراکی تەندروست هەم بۆ خێزان هەم بۆ مامۆستایان بۆی زانیاری زیاتر وەرگرنە بوارەدا. لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیشەوە هەم وەزارەتە مەعانیەکان هەم تەلەڤیزۆن و مامۆستایانی ئاینیش هان بدرن کە بەحەقەت ئەو مەترسیە سا لەسەر کۆمەلگای ئێمە لە هەیە نەمێنێت بە خۆراکی تەندروست بێتەکایەوە لە زیاتی ئەو خۆراکە خێرایانەی ئێستا هەیە. دەست و چاوت خۆش بێ مامۆستا جان زۆر سپاس لە بۆ بەشداریت لەگەڵمان بووی سپاس. دکتۆر کەیفی دکتۆر وەلی دکتۆر خالید فەرموو. بەڵێ بەنسبەت کاک دکتۆر بەنسبەت ئەوی مامۆستا سروە باسی کرد گوتی ئەنگۆ بە شێوک لە شێوکان مەدحی خوانی قوتابخانەیان باخچە ناحکومیەکانتان کرد لەوانەیە تۆزێک بە هەڵە لەو شەکانی مەتێگەیشتبی نەمانگۆ باشترە بەڵام گوتمان هەمە جۆری خۆراک زیاترە بەمانای ئەوەی نەخوانەکانیان تەندروسترە بەڵام جۆری زیاتر پێشکەشەکرێت کە جۆری زیاتر پێشکەشەکرێ دەکرێت ینی لە هەندێک لە باخچەکان دەکرێت خۆراکی ناتەندروستیش جۆری زیاتری لێ پێشکەش بکرێت. بەڵێ ئەوە تێبینیەکەی ئەوە بەنسبەت ئەو تێبینی مامۆستا سروەی و قسەشکەی کرد کە گوتی گایدلاینەکان ناگاتە دەستیما من هەروەک باسمان کرد یەک لەو خاڵانەی کە لە توێژنەوەکە لۆمان بەدیار کرد هەموو شوێنەکان وەشانە نوێیەکانیان ناگا بەدەست دەڵێن ئەمە لۆمان نانێردرێ یان بە هەر سەبەبێک بی ینی مشکلە هەیە ئێستاوە مامۆستا سروەی کرد لەو نمونانە دەرێمە بەدەستان ناگات
و بەدا خۆش کە ئاماژەی کە دەری داکوبابەکان خەمساردن کەس ناپرسی منداڵم چ دەخوا و چ ناخوا لەوانەیەوە بەڕاستی پێویستی بە دووبارە دەبی لە هەموو لایەنەکەەوە ئەوە هەڵدرێ زانیاری ینی سقافەی تەندروستی داکوبابەکان زیاد بکرێت چکە بەجددی نابی ١٠٠ ئەوەندە مامۆستایە ١٠٠ ئەوەندە داکوبابە منداڵی لە شوێنە چوبی کەسنێ سەلامە کتێب کە برێرێ و خوانانە لە ئۆهای و لە ئۆهانە لە کاتێکدا ئەوە بەڕاستی داکوبابەکان زەرمەندیەکە من بەنسبەت مامۆستا ئیسماعیلیش گوتی یانی پێشنیاریوی کرد کە خوارم سەنا و منهەجی خوێندنی ئەوە بەڕاستی ئەمەش پێمان وایە شتێکی باش بی و کە دووبارە ئەو شەر جەختی لەو خاڵی کردو کە دەبی هەمووان ئەو معلوماتە تەندروستانە هەیە بڵاو بکرێتەوە جار لە ڕێی میدیاوە بی لە ڕێی سۆشیال میدیاکانی لایەنە پەیوەنددارەکانەوە بی ڕاست قسەکانی لە شوێنی خۆی بووە من هیچ تێبینێکم لەسەرنی دەست و چاوت خۆش بێ کاک دکتۆر وەلی جەنابەت چت هەیە ئیزافە لە بۆ قسانەی کە کرا دەستان خۆش بۆ زەمی چالۆم تێنە هێشتەوە ئەم نەگەر بەسێک تەکیدی بکەمەوە ئەمن ئەگەر گلەیەکی لە داکوبابام بکەم گلەیەکەشم ئەوەیە دەڵێم ئەو داکوبابانەی کە لێرانەنە ئێستا زۆربیان ئەوەی کە خانی دروست کردیە یانش خانی تعمیر کردیتەوە عادەتەن خانی دروستکردن تقریبا نزیکەی 6 تا 9 مانگە چ پێدەچێونێ تۆر ئیندات دەیەوێ بڵێ بەڵێ ئەجستا لەگەلیان پرسم ئەو کەسانەی کە خانیان تعمیر کردیتەوە یانش دروستیان کردیە ئایا لەو 8 مانگەی هیچ جار سەردانی خانیەکەت دەکەی یانش بەتەمای وەستاو عملان لێ دەگەڕی ئەگەر پێش بکرێ ڕۆژێ 3 جار سەری لێ دەبی لێ دێ درست داناکەی باش ئەوە دروستکردنی بینایی خانیەکی کە مهمە بەڵام زۆر مهم نییە ئەدی دروستکردنی بینایی منداڵی لەشی منداڵەکەت کە مێشیشی ئاتیمات دەکاتە سەرەوەی لە ماوەی ئەو 8 مانگەی کە لە مەکتەبەیە چەند زار دەچێ سەردانی بزانیداخوا هەر هیچ ئەگەر هیچ ناکەی بڕۆن وەکو گروپەکی داکوبابان برۆنز دەستخۆشیان لێ بکەن برێنەمە 1-2 مندارە لە مارێ وا دەرەقەتیان نایەن ئەنگو ئەو مندارە ڕزاگرانەیمانە ئاگاتان لێ و دەستان خۆش دەستان خۆش بە هەریەوەی سەردانەکی با بڵێن چێشخانەکەی دەکەی حانوتەکەی دەکەی بەڵێ دەست خۆش دەتوان سەردانە چی بکەن ئەوجا ئەمە دوو گرفتمان هەیە یەکەچانەوەی زۆربەی داکوباب بەڕاستی نازان خواردنی سەحی چییە ئەم لەبەر چەوەی دەڵێم چونکە من بە شێوەیەکی ڕۆژانە ئەم نەخۆشی دەبینم ئێستا گرفتی گەورەمان ئەوەی کە نەخۆشی زەختی هەیە سوکەری هەیە هەمویان سەوەبەکەی خواردنی خراپە ئەوجا ئەوە یەک بخۆیان نازان خواردنی باش و خراپ چییە داکوباب تازە تۆر کەفیش باسی کرد خاڵی دومیش ئەوەیە خەمیش لێ ناخۆن ئەدی چێ خەمی لەمداری تو بخوا ڕاست یان تو بەتەمای با بڵێن ئەو هەموو ئیشە هەمووی حکومەت و وەزارەت هەموو شتە چی بکە ئەدی تو نابی خەمەش لەمداری خۆت بخۆی سەردانە چکە بزانیدا خۆ چ لە مەکتەبێ هەیە دەست چاوت خۆش زۆر سپاس هەمومان لەسەرەوەی متتەفقین کە بەڕاستی یەک ئەو بابەتێکی فرەلایەن و فرەڕەهەندە بەلایەنێک ناکرێ بە دووش ناکرێت دەبێ هەر هەموو بەیەکەوە دەستبار بن لەگەڵ یەکتر هەر لە ژینگەی خێزانیەوە دەست پێ دەکات لە هۆشیاری تەندروستی و خۆراک و ئەوەی دایک و باوکەوە دەست پێ دەکات اینجا دێتە سەر هەستکردن بە پرسیارەتی بەڕێوەبەر و یاریدەدەری بەڕێوەبەر و دوای ئەوانەی کە حانوتەکان دەگرن ئەو ڕێنمایانەی کە دەردەچێت بۆ بەکرێدانی حانوتەکان ئەوەی کاک دکتۆر کەیفی باسی کرد کە یەکێک لەو جوابانەی کە خاوەنی حانوت و فرۆشگایەکان دەیدەنەوە ئەوەیە پارەیەکی زۆریاندایە کاتە دەکرێت وەزارەت لەو پارەیە هەندێک کەم بکاتەوە بەڵام مەرجی زیاتر لەسەر کواڵیتی خواردنەکە و شتەکە دابنێ مەبەستمانەوەیە هەرێکە لە لای خۆیەوە دەکرێت خولی ڕاهێنان بکرێتەوە دەکرێت ئەو مامۆستایانەی کە ئەو مەکتەبانەی کە کۆبوونەوەی دایک و باوکان هەیە ئەنجومەنی دایک و باوکان هەیە ڕێنمایی لەوێدا بڵاو بکەنەوە یان سیمینار ئەنجام بدەن بەڕێزی تر پرسیاریان هەبوو بەڕاستی مامۆستا زیرەکیش دەڵێ ئەو باسی کە دکتۆر کەیفی باسی کرد ساڵێک پێشێستا بوو جەنابی وەزیریش لەوێندرێ بوو دەستخۆشی لێ کرد و پاڵپشتی بابەتەکەشی کرد کە بەڕاستی وایە دەستان خۆش بێ باسی کرد دکتۆریش دکتۆر کەیفی چیترت مایە جەنابەت
دکتۆریم داد ئەمنیە قسەی دیکەش دەکەم بەڵێ هەر ئیزافەتەن لە بۆ قسەکەی دکتۆر فەلاحی قسەیەکە ئێستا حالیان لە ناو ئپیدمیۆلۆژی دەڵێ ئەو نەوەیە کە ئێستا ئەمە تێداینە یەکەم نەوەیە کە تەمەنیان لە داک و بابیان کورتترا ئەوە با بڵێن بوویتە حقیقەتێکی عەلمی سەبەبەکەیەوە دیارە یان ئێستا لە بۆ نمونە ئەمن بەبیرم دێ پێشی چەند ساڵێکی محازەرەك متۆ لە کولێ خۆمان گوتم ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی دڵی دەبوون تەمەنیان عادەتەن چەند بوو طبیب محازەرەکەم لە بۆ دکتۆران بوو جوابیان دامەوە گوتیان عادەتەن عمریان لە 70 بەسەرەوەی بوو سەر و هەفتە بەڵێ ئێستا حالیان هەر کەسێک دەیەوێت با بچیتە نەخۆشخانەی قەلبی هەولێرێ بزانی ئەوانی کە قەستەڕیان لە بۆ دەکری عمریان چەندە ڕاست ئەو سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی بە شێوەیەکی گشتیەوەیە کاکتۆر ئەوانەی کە با بڵێن ئەمە با بڵێن جیلی داک و بابەکان ئەمە وەختی خۆی وەنەیبرێت لە پیاوەتی لە بەنەبوونی هیچ مەزایل تێدانە بۆ هەر خواردنی باشە بوو بخۆینەوە نیە ڕاست بەڵام ئێستا حالیان خواردنە باشەکە خراپەکەیە یان ئێستا گەر داک و با بڵێن مندار ساوار و برنجۆشتانە بخۆ داکوا بخەنی دەبی ئەو دەرێ بەس چپسوشتەکەی مەخۆن ئەوجا ینی بەڕاستی خواردن زۆر تێکچووە تۆرفەلاحش باسی کرد ئێستا حالیان جۆری دووەم کە وەختی خۆی جۆری دووەم لە پاشی 40-50 ساڵی هەبوو ئێستا لە مەکتەبی ابتیدایی جۆری دووەم هەیە کاکتۆر بەداخۆ جۆری دووەم کە وەختی خۆی لە 40-50 ساڵی پەیدا دەبوو ینی نەخۆشەکان ئەوە هاتە خوارێ لە 70 ساری هاتە 50 40 ئێستا حالیان لە بۆ 20 هاتیە زۆر باش دەست خۆش بێ دکتۆرجان کاکتۆر کەیفی جەنابەت هەبوو زۆر سواس کاکتۆرم من هیچ تێبینیشکەم نەما دەست خۆش بێ وەڵا دەبینم مامۆستایەکی بەڕێزی زۆر لەسەر خەتماون و هەندێکیان دەناسم کە بەڕێوەبەرن چ لە کەرتی حکوومی چ لە کەرتی تایبەت بەبێ ناوهێنان ئەگەر ویستان قسەیەک بکەن مامۆستا دڵشاد مامۆستا ئامانزم لێ دیارە ئەگەر بیانەوە قسە بکەن ڕێگەیان پێ دەیم بزانین ئایا ئەوان ڕێیان چییە لەسەر ئەو بابەتە و دەکرێت چ بکرێت کە نەیان کردووە مامۆستا دڵشاد فەرموو دوایش مامۆستا ئامانجشم لێ دیار بۆ گەمابی سلااو ڕێز پێشکەشکاران و بۆ جەنابی دکتۆر ئەم کاتتان باشتر زۆر سپاس طبیعی ئەو بابەتە زۆر بابەتەکی ینی هەم لەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە کە ئیشی لەسەر بکرێ لەبەرەوەی هەروەکو باسییان کرد برادران و توێژەرانی بەڕێزیش و ئەو سەرپەرشتیارە بەڕێزیش دو ئاخیری مداخەلەکە کە ئەمێن هەست دەکەم بەڵێ لە قوتابخانەکان یعنی بۆشاییەک هەیە بۆشاییەکەش لەوەیە کە قوتابخانەکان بەڕاستی کەوتونە کاریگەری یعنی حتا کرێی ئەو هەیە بزە بەدانوێ قەرە بووکەنەوە زەخت دەکەن و هەندێک بابەتی احتیادی دەینن کە بەڕاستی ناتەندروستە جا ئەوەی کە پێم خۆش بوو کە لەگەڵ زۆر بەڕێز جەنابی وەزیری پەروەردە قسەیان کردووە و شتێک دەکەن لەو خاوینە ئینشاءالله و بەخۆشم ڕوبەڕوو لەگەڵ جەنابی وەزیر قسەم کردووە و بابەتە ئەکید لە چارەسەریە چونکە قوتابخانەکانی هەولێر زیاتر ڕێنمایی وەزارەتی تەندروستی بەڵام بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی بەکاردێنین نەک هەولێر یعنی پێم سەیرە زۆر جار ڕێنمایەکان دێن نوێکردنەوەی مثلەن ئەو شوێنانەکە لە وەزارەتی تەندروستیەوەیە بەڵام لای سلێمانیە نەک هەولێر هەرچەندە یعنی تێبینیمان هەیە لە سەرلیستی ئەو خواردنانەی کە ڕێگە پێدرا و ڕێگا پێ نەدراوە بۆ نمونە ئەمە چپسمان هەیە مەرزدار قەدەغە کرایە بۆ نمونە دەریاگە ڕەنگی ڕەنگدار بوو ئەوە قەدەغەیە ئەویت کە قەدەغەنی یعنی نازانەوە چ پێوەرەکردەوە بۆ ئەوە بەڵام شتێکی باشە بینم لەوە بە دواوە ئەگەر ئیشی لەسەر بکرێ و بابەتانە ینی و هەتا لە بۆ مەکتەبەکان کە کۆمەڵگەیەک هەتا وەختەکەنە بەم زیاتر کۆمەڵگە هەیە مەسەلەن بەشی باخچە و بەشی بنەڕەتی و بەشی دواناوەندی هەیە ئەگەر ڕێنماییەک دێ با بۆ باخچە فەرقی هەبی لەگەرەوەی بنەڕەتی و هەروەها لە بۆ دواناوەندی
مەقصدم لەوەی دی بۆ نمونە بکرێتەوە ئەگەر ئێنەرجی درینک بۆ هەمووان مەمنوع بەڵام لەوانەیە کۆکە کۆلا و بیپسی و ئەوەی فەزی درینکەکانی مەسەرەن ئەوانەی خواردنەوە گازیەکانن پێویستە هەندێک سنووردارتر بکرێت جاری وا هەیە کافتریایەکە مامۆستاشی تێدایە جەدەبی ئەو خواردنانەی مامۆستا دەیخۆن پێویستە پەروەردەیی بن زیاتر بەڵام زۆر جارێ مامۆستایەکان هەندێک شت هەیە بێ سانسۆر لەوانەیە وەری گرن کافتریایەکان دەبی حسابی ئەوەش بکرێت لە قوتابخانەکان بۆ مامۆستایان یا کافتریای جیا دابنێن یا خواردن و شوێنی تایبەت دابنێن بۆ مامۆستایان هەتا قوتابیان بە شێوازێک زۆر سپاس بۆ سپاس بۆ ئامادەبووان و هەموو بەڕێزان دەستخۆش مامۆستا دڵشاد کە بەڕێوەبەری یەکێک لە کۆمەلگە حکوومیەکانە زۆر سپاس کە لەگەڵ مامووی مامۆستا ئامانج وەردەگرم بەڕێوەبەری قوتابخانەیەکی یان باوەڵ دەستەی ئەمێندارانی قوتابخانەیەکی تایبەتە بەبێ ناوێنانی قوتابخانە بەڵام فەرموو سلااو ئەو کاتتان باش دەستان خۆش بی ئوستازی بەڕێز بەداخەوە هەم هەندێک تاخیر هاتمە ناو بابەتەکەی بەڵام ئەوی گوێم لێبوو لەسەر ئەو بابەتەی حەزم لێبوو ڕوونکردنەوەک بدەم بەڕاستی ئەمە وەکو خاوەن قوتابخانەکان یان بەڕێوەبەری قوتابخانەکان ئەوەی کە لە دەستمان دێ لە بۆ قوتابیان دەیکەین بەڵام لێرانە کێشەکەیە لە بینی سیراعک دروست دەبیتن لە بینی ساحێبی کافتریاکان و لەگەر بەڕێوەبەر یان با بڵێن خاوەنی ئەو قوتابخانەوە ئەو با بڵێن کافتریا و ئەوانە دائیمەن ساحێبی کافتریاکان دەچن خواردنێکی دەینێن یان کەلوپەلێکی دەینێن کوالەتی نزم بی لۆی بە هەرزان بیفرۆشن لە هەمان کاتیشدا ئەمان لێژنەمان هەیە و لێژنە سەرپەرشتی دەکا ئەکسپاری دەگری و کۆمەڵە سانسۆر دایاتە سەر ئەو بابەتەی بەڵام ئەو سیراعە هەر لە مێژە ینی بە بەردەوام دووبارە دەبتەوە ئەوەی کامە درپان پێکرد هەستین بە خۆمان کافتریاکەی بەڕێوە ببین چەند کەسێکمان لێدانا کە بە خۆمان مواد بکڕین و بە خۆمان دایبنین ئەویش کە دەبینین دەچینە ناو بابەتەکەی ئەو موادانەی کە دەکڕین کوالەتیان بەرزە یان شتی باش دەکڕین کە بدەینە قوتابی لێرە خواردنەکان گرانن ینی هەرزان نینە کە کۆستێک دەکەیە سەر ئەو خواردنانە لەولای داک و باب ڕازی نابی دەرەنگ و خواردنتان گرانە مەحەلەلم ئەمن لە کافتریایەکەی خۆمان وڵی قازانز ناکەین برێن قازانز دەکەین چونکە ئەو هەمووە کولفێکە لەسرە 5-6 کەس دەوێ خزمەت دەکە و خواردنی کە دەکڕێ ئەمن بەخۆم لێندرێ نانی دەخۆم زۆر کات ستافەکەمان هەموو زۆر بەیان لێندرێ نانی دەخۆین مرتاحیم بە ناخواردنەکەی بەڵام کۆستەکەی زۆرترە لەوەی کە کەسێکی بینم و بە کرێبی دەمێ و ئەوجا ئەو قازانجیش دەکاتن ئەوجا ئەو سیراعە دائیمەن هەیە کە کوالەتی باش تەقدیم دەکەی تێچوت زۆر دەبی تێچووکە زەختێک دەکەیتە سەر داک و بابەکان ناڕازینە لەلایەکی دیکەش کە کوالەتیدا دەبەزێنی تووشی خواردنی خراپ دەبی کە جەنابتان ئاماژەتان بێوەکو ئەو دکتۆرە بەڕێزە ئاماژەی بێتە کە خواردنی باش زۆر کەمە و بە فعلیش لە بازاڕی خواردنی باش زۆر کەمە ینی هەتا موادێکی باش دەبینیەوە و تەجروبە کرایە و دەزانانی لەکێ هاتی و بەڕاستی زۆر کەمە ینی ئێستامە بە خۆشمان لە ماڵێ کە دەچین خێزانەکانمانیان کە سوکارمان دەچیتە مارکێتەکان شتی دەکڕی پارێکی باشی پێ دەدەین بەس نازانین خواردنەکە کوالەتی کووە لێ سەرچاوی خواردنی باش لە کوردستان بە زەحمەت پەیدا دەبی ینی ئەوەش هەیە دیلۆێ ئەمە هەر کۆڵ نادەین هەر دەمانێت شتی باش بکەین و سوپاس شتان دەکەین ڕوونکردنەوەی باشتاندا هەموو ڕێزان سوپاسی وەش دەکەین زۆر سپاس مامۆستا دەست چاوت خۆشبی کە لەگەڵمان بووی کاک دکتۆر کەیفی هیچ کۆمنتت لەسەر ئەو دوو قسانە هەبوو یان بەرەو کۆتایی وەبینارەکە دەڕۆین قسەی کۆتایی هەم کاک دکتۆر فەلاح هەم دکتۆر وەلی هەم دکتۆر کەیفیش وەردەگری فەرموو لەلای منەوە کاک دکتۆر دەست خۆشبی ئەگەر دکتۆر وەلی بێ جوابی مامۆستا بەڕێزەکەم داتەوە مامۆستا دڵشاد مامۆستامە بەڵێ فەرموو کاک دکتۆر وەلی بە ینی ئەوان جوابیان بدەن وابزانم ئەوکو پرسیار هیچ پرسیاریان نەبوو پرسیاریان نەبوو دیاریکراونی دەکەین سپاسیان دەکەین لەبەوە کە بکو بڵێ هەر ئەوانیش تەزدیقی قسەکانی تۆرکەیفیان کرد دەستیان خۆشبی ئەم تەنها هەندێک دەڵێم کە ئەو ڕەشنووسەی کە ئامادەمان کردیە هیوایەکی زۆرمان پێ هەیە کە نەخشە ڕێگایەکیشمان لە بۆ دانایە کە تەطبیق بکرێ نەک هەر تەنها ببیتە
نووسراوێک و لە شوێنێکی دابدرێ ئەوجا هیوادارین بە کوبڵی بە هەموو لایەکی بە لەلایەنی وەزارەتی پەروەردە و لایەنی وەزارەتی تەندروستی و لایەنی یونیسف بەیەکەوە بتوانین ئەوە هەر قسە نەبی بیکەینە عەمەل ئینشاءڵڵه. ئینشاءڵڵه. زۆر سپاس. کاک دکتۆر فەلاح جەنابەت. والله منەمێ زۆر سپاستان بکەم دکتۆر هیمداد، سپاسی ئەو بەڕێزانە بکەم کەوا کاتژمێر و نیوێکە سەعات و نیوێک زیاتر لەگەڵمانن ماندوو بوون بەم شۆ کە گویان لێمە ڕاگرت. من وام بینی کە ئەم دەرفەتە وەکو ئەدڤۆکەسیەک وابێ یان داکۆکی ترنێک وابێ لە مافی مناڵان و با بڵێن بە مەنەسەیەکی نەزانم بە شێوازێکم دانا بۆ هەستیارکردنەوەی کۆمەڵگا کە پێوتێ سینسیتایزیشن. یعنی من لەم دوو ڕوانگەیەوە هاتوومەتە ئەم وەبینارە و هەستشم کرد کەوا کاریگەر بوو و ئینشاءڵڵا کاریگەری زیاترە بێ. ئەو مامۆستا بە ڕێزانش تێبینیەکانیان زۆر تێبینی جوان بوو و تێبینی هەموو سەرنج و تێبینی هەموو بە ڕێزانی کە بەشدار بوون. بەڕاستی جێی دەستخۆشیە و زۆر زۆر سپاسانەکەم. سپاس بۆ مێگا مایند پلەس کە ئەم دەرفەتەی بۆ هەمومان ڕەخسان. دەستخۆش بێ کاک دکتۆر جان. بەڕاستی ئەو مامۆستایانەی کە بەشدار بوون زیاتر لە 105 کەس لە یەک کاتدا بێزگەلەوەی ئەوانەی دواتریش دەبینن لە سەرتاسەری کوردستانەوە خۆت گوتت دەمانەوێ هەم ئەو پرۆژەی بە خەڵکی بناشێن هەم بەرچاوڕوونی و تۆزێک هۆشیارکردنەوەشی لەگەڵ بێ ئەگەر بۆ خۆشمان نەبێ بۆ کەس و کارمان بۆ ئەو بازنەیە کە ئێمە کاریگەریمان لەسەرێ هەر لە کەرکووک و سلێمانی و ڕانیە و هەڵەبجەی شەهید و دۆک و هەموو سۆران و ینی هەولێر و سلێمانی هەموو شار و شارۆچکەکانی تێدا کە بەڕاستی ئەوە جێی دڵخۆشیە کە ئەو پەیامانەی ئێوەی بەڕێز ئەو پرۆژە جوانە بگاتە گوێی ئەو خەڵکە بەلایەنی کەمەکو هەرێکە لە شوێنی خۆمانەوە ئەگەر بتوانین کاریگەری لەسەر 2 کەس 3 کەس تا 5 کەس بکەین ئەوە بەو شێوەیە بڵاو دەبێتەوە. بە تایبەتی شێوازی باسکردنی توێژینەوەکە هەم لە ڕووی منهەجێتی توێژینەوە کە شتێکی گرنگ بوو بۆ بابەتەکە هەروەها لە ڕووی هەڵبژاردننی سامپڵەکان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵی پێمان وایە دەکرێت ئەو سنووری توێژینەوەکە زۆر فراوانتر بکرێ. ئێمە باسی باخچەی منداڵان و باسی بازنەی یەکەم کرا، بەڵام بازنەکانی تر و تەنانەت پەیمانگا و زانکۆیەکانیش پێویستیان بۆ بەرچاو ڕوونیە هەیە چکە ئەوانش بەڕاستی دایک و باوکن و ئەوانش دەبنە مامۆستا بۆیە دەکرێت لەوانیشەوە لە کۆلیژەکانی پەروەردە کە مامۆستا دروست دەکەن لەوێشەوە ئەو پرۆگرامی خوێندنایان ئەو هۆشیاری لەسەر خۆراکی تەندروست و لەسەر کاریگەریە نەرێیەکانی خۆراکی ناتەندروست باز بکرێ. ئەمە زۆر زۆر سوپاسی بەڕێز کاک دکتۆر فەلاح وادی بەرپرسی بەشی تەندروستی لە ڕێکخراوی یونیسف، کاک دکتۆر وەلی عومەر هەم مامۆستا لە زانکۆی هەولێری پزیشکی و پەروەردەکار و چالاکوان لە بواری خۆراکی تەندروستی پزیشک لەو بوارە پزیشکی کۆمەڵ، هەروەها بەڕێز کاک دکتۆر کەیفی زیرە کەمال پزیشکە و بەشدار بووە لەو توێژینەوە. زۆر زۆر سپاسیان دەکەین بە ناوی ئەکادمیای مێگا مایند پلەس و تیمی خۆبەخشی پشت لاپتۆپەکان، هەروەها بە ناوی بەشداربووانیشەوە زۆر سپاسیان دەکەین. بەم شێوەیە ئامادەبوونی ئێوە بۆ ماوەی سعاتێک و چند خولەک لەو کات و لەو بارودۆخ و لەو زروفە بەڕاستی مای دڵخۆشیە و جێی سەرنجە ئەوە هەستکردنە بە بەرپرسیارەتی و شاندانەبەر ئەو بەرپرسیارەتەیە کە ئێمە هەمووەکو مامۆستا، هەمووەکو پەروەردەکار، هەمووەکو توێژەر، هەمووەکو دایک و باوک و بەخێوکار و وەکو بەرپرس لە نەوەکانی داهاتوش یعنی لە ئەستۆی خۆمان گرتووە. ئێمەش وەکو ئەکادمیای مێگا مایند پلەس هەردەم وەکو سەکۆیەکی کراوەین بۆ ئەوەی هەرچی باشە لە ڕووی پەروەردە و لە ڕووی ڕاهێنان لە ڕووی هۆشیاریەوە بتوانین بکەین. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش بابەتی بە پێسترمان ئامادە کردووە بۆ ئێوەی بەڕێز هەموو شەوانی شەمەیەک تاکو کۆتایی مانجی 5 هەمووی پێشتر ئەعلان کراوە دووبارە ئەعلانی دەکەینەوە، یعنی لەو مانگەدا هێشتان 2 دانەی ترماوە. هەروەها لە مانجی 6 چەند بابەتێکمان ئامادە کردووە بۆ ئێوەی بەڕێز ئەوەی پێشتریش نەیزانیوە دەکرێت سەردانی چەناڵی مێگامایند بکە بۆ بەردەستکردنی ئەو وێبینارانەی پێشووتر. دووبارە زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک، سپاس بۆ پێشکەشکارانی ئەمڕۆ
بە تایبەتی سپاس بۆ بەشداربوانش بە ڕوخسەتی هەموو لایەک سێشنەکە کۆتایی پێدێنین و شەو شەوگارتان چاد و تەندروست بن کاتێکی خۆش